عرفان ڕوانینێکە بە چاوێکی تر، خوێندنەوەیەکە بە زمانێکی دی، حکایەتی ئەوینێکە مەجنونەکان تێیدا بە هەزاران و لەیلاش تاک و تەنها و تاقانە. ئەم سەرقەڵەمانەش چکەی خامەکەی خات و عرفانی نەزەر ئاهاریە بە مەبەستی گێڕانەوەی چێژ و گەرم و گوڕی بۆ عاشق، عشقی ئەو تاقانەیە و بەخشینەوەی تام و چێژ بۆ نزا و نیایش و دەرباسکردنی نزا لەو ڕۆتین و شێواز و مۆنۆلۆگی تێی کەوتووە بۆ دیالۆگ و گفتوگۆ لە نێوان بەندەیەکی لێوان لە نیاز و خالقێکی بێنیاز کە دەبیستێ و دەبینێ و لە ڕێگی بناگوێ نزیکترە لێمان. بەرقەرارکردنی پەیوەندێکی دۆستانە لەگەڵیدا بۆ ئەوەی بتوانیت بە سانایی و لە نزیکەوە بیدوێنیت و دەردی دڵی لەگەڵ بکەیت و تکاو ئەوین زاڵ بێ بەسەر ترس و بیمدا. ئەم ڕاز و نیازەش بۆ ئەوەیە تاوەکو تۆش بە زمانێکی تر نزا بکەیت، نەک هەر نزا بگرە لەگەڵ معشوقدا گفتوگۆ بکەیت و دۆستانە بیدوێنیت و گلەیی لێ بکەیت و جارجارێکیش قەڵس و زویر، چونکە لەو کەریمە هەرچی داوا بکەیت هەر کەمە. خودایە من ئەو کەسم کە هەر وەخت و بێوەختێک سەرشاخت دەگرم، ئەوەی کاتێک دڵتەنگ دەبێت دەداتە پڕمەی گریان. من ئەو کەسم کە هەمیشە نزای سیر و سەمەرە دەکات و چاوەکانی دادەخات، ئەوەی هەندێک کات قەڵز دەبێت و ئەوەی هێندە کاڵ نوێژە تا نوێژێک دەکات دوانی دەڕوات. دنیایەک ڕۆژووی قەزای هەیە، هەر ئەوەی کە هەندێک کات لە پاشمە لە باسی خەڵک دەکات. هیوادارم لەناو ئەم هەموو مرۆڤەدا کە هەتا بتوانیت من دەستنیشان بکەیت. ئەڵبەت دەزانم کە من باش دەناسی، تۆ ناوی من دەزانیت، دەزانیت لەکوێ دەژیم و بۆ کام قوتابخانە دەچم. تۆ تەنانەت ناوی یەک بە یەکی مامۆستاکانیشم دەزانی. تۆ دەزانی من چەند قات جلم هەیە و هەر یەکەیان چ ڕەنگیەکە. بەڵام خودایە من هیچ شتێک لەبارەی تۆ نازانم، تەنها نەختێک دەزانم، بەڵام ئەم نەختە یەکجار کەمە. تۆش لە شوێنێکەوە دەست پێ بکە، تۆش بە جۆرێک سەری قسە لەگەڵ خوددا دامەزرێنە، کەمێک لەبارەی خۆتەوە بڵێ. ڕاستە کە خوددا تۆ باش دەناسێ، بەڵام هیچ عیب نییە خۆتی پێ بناسێنی. بەڕاست تۆ چ بەرنامەیەکت هەیە؟ دەتەوێت لەناو ئەم دنیایەدا چی بکەیت؟ دەتەوێت چی بە خوددا بڵێی؟ دەتەوێت چی بۆ بنووسیت؟ هەفتەیەک بەسەر دۆستایەتی ئێمەدا تێدەپەڕێت و من هەمووی بیر لەم مەسەلەیە دەکەمەوە کە مەگەر دەکرێ مرۆڤ لەگەڵ خوددا ببێتە دۆست. ئاخر تۆ زۆر گەورەیت و من زۆر بچووکم، بەڵام من حەزرەتی ئیبراهیمم بیر هاتەوە. کەوتەوە یادم کە تۆ پێت وتبوو خەلیل. خەلیل واتە دۆست و خەلیل الله واتە دۆستی خوددا، کەواتە حەزرەتی ئیبراهیم دۆستی تۆ بووە، بەڵام ئەو پێغەمبەر بوو. من خۆ پێغەمبەر نیم، ڕەنگە تۆ تەنها لەگەڵ پێغەمبەرەکاندا دۆستایەتی بکەیت. بەڵام من گەڕام لەناو قورئاندا ئاەتێکم پەیدا کرد کە دەیسەلماند تۆ لەگەڵ هەموواندا دەبیتە دۆست، لەگەڵ هەمووان. دەزانیت کام ئاەت دەڵێم؟ سوورەتی یونس ئاەتی 62 لەوێدا کە دەفەرموویت ئاگادار بن کە دۆستانی خوددا ترسیان نییە و خەمبار نابن، واتە تۆ دەتوانی دنیایەک دۆستت هەبێ، کەواتە منیش دەتوانم دۆستت بم. تۆ دەربارەی دۆستایەتی لەگەڵ خوددا چی دەڵێی؟ ئاخر مرۆڤ چۆن دەتوانێت لەگەڵ خوددا دۆستایەتی بکات؟ بە بۆچوونی تۆ ئەم دۆستایەتیە بە چ شێوازێکە؟ بە چ جۆرێکە؟ دۆستی مەسەلەیەکی دوولایەنەیە و هەر کام لەم دوولایەنە کە ئەرکێکیان لە بەرامبەر یەکتر هەیە. دەربارەی دۆستایەتی لەگەڵ خوددا
بێگومان بە هەمان شێوەیە ئەگەر دۆستی لەگەڵ خوددا مانای هەبێ کەواتە وشەکانی وەک خەڵس بوون و ئاشتی لەگەڵ خودداش مانای هەیە بەڕاستۆ هیچ کاتێک لەگەڵ خوددا قینت کردووە ئەی ئاشتی چۆن خی گەورە لە سوورەتی ئەلعراف ئاەتی 180 دەفەرموێت شایستەی خوددایە هەموو ناوە جوان و پیرۆزەکان بەو ناوانە نزا بکەن و هانای بۆبەرن خوددایە 3 هەفتە بەسەر دۆستایەتی ئێمەدا دەگوزەرێت بەڵام من هێشتا گێژم گێژی ئەم دۆستیە ئەوی ڕاستی بێ من کێشەیەکم هەیە ئاخر چۆن بیڵێم دوودانە دۆست دەبێت زۆر باش یەکتر بناسن ئەگینا هیچ کاتێ ناتوانن دۆستێکی باش بن بۆ یەکتر مەگەر وانە تۆ باش من دەناسیت چونکە خۆت منت دروست کردووە تۆ باش من دەناسیت چونکە خۆت منت دروست کردووە بەڵام من تەنانەت نازانم بە چ ناوێک بانگت بکەم یا بە چ ناوێک بانگت بکەم باشترە بەڕاست بینی خۆمان بێ تۆ چەند ناوت هەیە دڵم پێوەیە هەر ڕۆژەی بە یەکێک لە ناوە قەشەنگەکانت بانگت بکەم بریا دەمزانی کام ناوت زۆرتر خۆش دەوێ ڕەنگە یەکێک لە ڕێگاکانی ناسینت هەمان ئەم ناوانە بێ ناوەکانی تۆ لەگەڵ ناوەکانی ئێمە زۆر جیاوازیان هەیە ناوەکانی ئێمە وەک خودی خۆمان نین زۆرێک لە خەڵک ناوێکیان هەیە کە هیچ پەیوەندێکی بە خۆیانەوە نییە بەڵام ناوەکانی تۆ خودی تۆن ئەگەر بە تۆ دەڵێن ڕەحیم لەبەر ئەمەیە کە بەڕاستی میهرەبانی یان ئەگەر بە سەمیع و بەسیر بانگت دەکەن لەبەر ئەمەیە کە تۆ بەڕاستی دەبیستی و بەڕاستی دەبینی خوددایە کەواتە یارمەتیم بدە تا هەر ڕۆژێک بگەڕێم و ناوەکانت بدۆزمەوە لەمە و دواناوەکانت لە پاڵێکدا ڕیز دەکەم تا بتوانم باشتر بتناسم تۆش هیچ کاتێک بیرت کردوتەوە بۆچی خوددا ئەم هەموو ناوەی هەیە ناوەکانی خوددا چ شتێک لەمە خوددا نیشانەدەن دەتوانیت چەند دانەیەک لە ناوەکانی خوددا بنووسیت تۆ کام ناوی خوددات زیاتر خۆش دەوێ کاتێک زۆر دڵتەنگ دەبیت ئەو بە کام ناوی بانگ دەکەیت خی گەورە لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 255 فەرموێت خوا زاتێکە جگە لە ئەو هیچ خودایەکی تر نییە ڕاگر و سەرپەرشتیاری هەموو دروستکراوەکانیەتی نەوەنەوز دەیگرێت و نەخەو دەیباتەوە هەمووان هیلاک دەبن هەمووان دەخەون تەنانەت باڵندەکان و درەختەکان ئێمە مرۆڤەکان هەر کارێکیش بکەین مرۆڤین خەو دەمان باتەوە دەبێت بخەوین برسیمان دەبێ ئەومان دەوێت و هەوا و هەزار دانەشتی تر وای کە ئێمە چەند شتمان پێویستە تەنها تۆی کە هیچ کاتێک هیچ شتێکت ناوێ تەنها تۆی کە تاجی هیچ شتێک نیت نەماندوو دەبی نەدەخەوی شەوانەکە هەمووان لە خەودان دڵنیام کە تۆ بێداری و ئاگات لە دنیاە کە چاوەکانم لێک دەنێم دڵە خوڕپەم نییە خاتر جەمم دەزانم کە هەیت بەڕاسەری هەموو شتێک و لە هەموو شوێنێک خەیاڵم ئاسوودەیە چونکە تۆ ڕێکی دەخەی لەبەر ئەوەی تۆ خودایەکی گەورە و بێنیاز بیری لێ بکەرەوە ئەگەر خوداش بخەوتایە ئەگەر خوداش ناچار بووایە جارجارێک چاوەکانی لێک بنایە ئەگەر خوداش شەکەت بووایە و پێویستی بە پشودان بووایە ئەو دەمەچی دەبوو
چ بەڵایەک بەسەر ئەم دنیایە و ئێمە دەهات. تا ئێستا هاتۆ بەسەرت دانیوە شەو کاتێک هەمووان خەوتون، تەنانەت مێر و لەو چۆلەکەکان تۆ بەتەنها هەستی و لەگەڵ خودا دەردی دڵ بکەی. ئەگەر ئەزمونێکی لەم چەشنت هەیە دەتوانی بینووسی. خۆی گەورە لە سوورەتی ئەلحەدید ئاەتی 3 فەرمووێت ئەو خودایە یەکەمینە و دواهەمینە و نادیارە و نادیار. خودایە تۆ لەکوێی؟ ئاخر بۆچی هەمیشە خۆت قایم دەکەی؟ چی دەبوو ئەگەر ببیندایتایە؟ ئەو دەمە هەمووان باوەڕیان دەکرد کە هەی، ئەو دەمە پێدەچوو هەمووان باوەڕیان بهێنایە بەم جۆرە کە زۆر باشتر دەبوو. بەڵام وا دیارە تۆ پێت خۆشە شاراوە بیت، حەز دەکەیت هەمووان بە دوات دابگەڕێن، ڕەنگە لەبەر ئەمە بێ کە ناوت ئەلباتینە. بەڵام دەزانی من لە چی سەرسامم؟ لەمەی کە هەر کاتێ دەڵێن هو الباتن هو الظاهریش دەڵێن. خوددا مەگەر دەکرێت تۆ هەم هەبیت و هەم نەبیت، هەم لە هەموو جێیەک بیت و هەم لە هیچ کوێ نەبیت؟ خودایە کە بەم جێگایانە دەگەم ئیدی لە ماناکەی ناگەم. تا ئێستا پێشهاتێکت بەسەردا هاتووە کە هەست بە خودا بکەیت، حەزوری لە مس بکەیت و شوێن پێی ڕووناکی ببینیت و بڵێیت خودایە هەرچەند دیار نیت، هەرچەند ناکەویتە بەرچاو، بەڵام چەند هەیت، چەند ئاشکرایت، چەند ڕوون و دیاریت. نەختێک بیر بکەرەوە کە بیرت هاتەوە بەسەر هاتەکە بۆ خودا بنووسە. خوای گەورە لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 186 دەفەرموێت هەر کاتێک بەندەکانی من دەربارەی من پرسیارت لێ بکەن بڵێ کە من نزیکم. خودایە حەزم دەکرد لە جێیەک بیت، تەنانەت ئەگەر بکرایە جێیەکی دوور ئەو دەمە بێگومان دەهاتم بۆلات. تەنانەت ئەگەر هاتنە خزمەتی تۆ زۆر سەخت بوایە، بەردەوام بە شوێنتدا دەگەڕێم، دەڵێن تۆ لە هەموو جێیەکیت، بەڵام من نادۆزمەوە مەگەر تۆ نەدوت من لە ڕێگی بناگوێ لە ئێوە نزیکترم. بەردەوام بیر لەم ئاەتە دەکەمەوە، ئەم ئاەتە وەک ڕازێکە، ڕازێکی گرنگ کە من ناتوانم لێی تێبگەم. ئاخر ڕێگی بناگوێ نزیکی ئێمە نییە، لە ناو ئێمەدایە، بەشێکە لە ئێمە. بیر لەم ئاەتە دەکەمەوە و لە پڕ دڵم دادەکەوێت، وەک بڵێیت شتێک لە ناو ڕێگەکانمدا بەڕێ دەکەوێ، شتێکی دڵگیر و زەریف. خودایە
ئەم شتەی لە ناوڕەگەکانی مندا دەگەڕێیت تۆی ئەی تۆ ئایاوە هەست دەکەی بەڕاستی خوددا هەر لەم نزیکانەدایە هەر لەم دەوروبەرەدا لەکوێڕا ئەمە دەزانی هیچ کاتێک نزیکی ئەوت هەست پێ کردووە هیچ کاتێک بیرت کردوتەوە چ دەمێک زیاتر لێت نزیک دەبێتەوە بەڵام بۆچی هەندێک کات هێندە هەست بە دووری دەکەین خودایە دەزانیت هەموو ئەم هەفتەیە خەریک بووم بیرم لە دیتنت دەکردەوە لەوەی خۆزیادی دەنی بوویتایە بەردەوام لە خۆم دەپرسم ئایا هیچ کەسێک بوونی هەیە کە ئارەزوویەکی لەم چەشنەی هەبێت هەر لێرەدا بوو کە شتێکی گرنگم بۆ دەرکەوت زۆر خۆشحاڵ بووم کاتێک بۆم دەرکەوت حەزرەتی موساش هەر وەک من دڵی پێوە بوو تۆ ببینێ سوورەتی العرافم خوێندەوە ئاەتی 143 چەندە من ئەم ئاەتەم خۆش دەوێ موسا هات بۆ وادەی دیاریکراوی ئێمە خوددا گفتوگۆی لەگەڵ کرد موسا وتی خودایە خۆتم پێ نیشان بدە بەڵام خودایە دوای ئەم پرسیاری حەزرەتی موسا تۆ وەڵامێکی یەکجار سەختت دایەوە وتت هەرگیز من نابینی تۆ بە حەزرەتی موسا دوت سێری ئەو چیایە بکە ئەگەر لە جێی خۆی مایەوە تۆش من دەبینی بەڵام درێژەی ئاەتەکە بۆ من زۆر ترسناک بوو کاتێک پەروەردگاری ئەو خۆی نیشانی چیاکەدا چیاورد و خاش بوو موساش لە هۆش خۆی چوو کە هاتەوە هۆژوتی تۆ پاک و بێگەردی گەڕامەوە بۆ لای تۆ و من یەکەمین کەسم لە باوەڕداران خودایە ئیدی حەز ناکەم پرسیارەکەم دووبارە بکەمەوە دەترسم جیلوەی خۆت نیشانی شتێک بدەیت وا نازانم من یارایی ئەم شتانەم هەبێ ئایا تۆش هیچ کاتێک دڵت پێوە بۆ خوددا ببینی بە بۆ چوونی تۆ چ ڕێگایەک بۆ دیتنی خوددا هەیە زۆرتر بیر لە گفتوگۆکەی خوددا و موسا بکەرەوە ئەگەر تۆ لە جێی موسا بوویتایە چیت بە خوددا دەوت خی گەورە لە سوورەتی ئەلغاشیە ئاەتی 17 بۆ 20 دەفەرموێت ئایا سەرنجی وشتر نادەن کە چۆن دروست کراوە ئاسمان چۆن بەرز کراوەتەوە ئەی سەرنجی کێوەکان نادەن چۆن داکوتراون و ئایا سەرنجی زەوی نادەن کە چۆن تەخت کراوە
ئێمە باخچەیەکی بچووکمان هەیە کە دارهەنارێکی تێدایە. ڕۆژانە تەماشای دەکەم و بیری لێ دەکەمەوە، بیر لە ڕەگەکانی دەکەمەوە کە تاکوێ ڕۆچوون و چی دەکەن. بیر دەکەمەوە کە ئایا درەخت لە پێناو گەورەبوونیدا ئازار دەچێژێت. هەر کاتێک خەزان دەکارە دڵی خۆمدا دەڵێم ئیدی تەواو بوو مرد، بەڵام خودایە هەموو ساڵێک تۆ دیسان گەڵای تازە بەدار هەنارەکەمان دەبەخشی و چرۆ دەخەیتە ناو دەستەکانی. شەو دەخەوم و بەیانی دەبینم لە گوڵدا خەمڵیوە گوڵی سوور، خۆشحاڵ دەبم و دەڵێم خودایە تۆ چەندە گەورەیت. گوڵە سوورەکان کە دەبنە هەنار من بە هەمان شێوە دەمێنمەوە کە ئاخر چۆن خودایە، ئاخر تۆ چۆن چۆنی لە هەر شتێک دەخڵقێنی. لە تەنیشت باخشەکەدا دەنیشم، مشتێک خۆڵ هەڵدەگرم و دەڵێم ئاخر سووری هەنار لەکوێی ئەم خاکە دەردێ، شیرینی و بەشن و باڵای شەنگی لەکوێ، یەک خاک و ئەم هەموو ڕەنگە، ئەم هەموو بۆنە، ئەم هەموو چێژ و تامە. خودایە دەکەومە یادی تۆ تەنانەت بەدیتنی دەنکە سوورەکانی هەناریش. جارێکی تر چاو بکەرەوە و بڕوانە. زۆر کات خوددا مرۆڤەکان بانگێش دەکا بۆڕوانین، بەڵام مەخابن کە ئێمەی مرۆڤ جوان تەماشاکردن شارەزان نین. ئێمە شاگەشکە نابین، سەرسام نابین و ئەسڵەن ئاگامان لێ نییە خوددا هەر لەم جێگایانەدایە. کاتێک موسا وادەی دیاریکراوی لای حەزرەتی شوعایب بەسەر برد و لەگەڵ خێزانەکەیدا بڕیاری گەڕانەوەیدا، لە لایەکی کێوی توور ئاگرێکی بەدی کرد. بە خێزانەکەی وت ئێوە لێرە بوەستن، من ئاگرێکم لە دوورەوە بینی، دەچم بەڵکو و هەواڵێکتان بۆ بێنمەوە یان چڵۆسکێک ئاگرتان بۆ بێنم تا خۆتانی پێگەرم کەنەوە. کاتێک موسا لە ئاگرەکە نزیک کەوتەوە، لە کەناری ڕاستی شیوەکەوە لە شوێنێکی پیرۆزەوە لە پاڵ درەختێکەوە بانگی لێکرا کە منم خودای تاک و تەنها پەروەردگاری هەموو جیهان. خودایە تۆ باشی و قسەکردن لەگەڵ تۆ باشە، چەندە قسەکردنم لەگەڵ تۆ پێخۆشە، بەڵام بەم جۆرە نابێت ئەمەی کە تەنها من قسە بکەم. نازانی چەند دڵم پێوە بوو تۆ شتێک بڵێیت. خۆش بە حاڵی حەزرەتی موسا، چونکە تۆ قسەت لەگەڵ ئەو کردووە. چەندە من ئەم سوورەتی قەسەسەم خۆش دەوێت، چەند داستانی حەزرەتی موسام لا خۆشەویستە، چەندە من ئەم درەختە نورانیەم لا ئازیزە، درەختێک کەوتی منم خودای تاقانە پەروەردگاری جیهان. ئەو دەما خوددا معجیزەکانی موسای بە خودی موسا نیشاندا. ئیرەیی بە موسا دەبم، بە موسا کە بوو بە هاودەمی تۆ. خودایە بریا لەگەڵ من قسەت دەکرد. تۆش هیچ کاتێک حەزت کردووە خوددا قسەت لەگەڵ بکە، دڵت پێوە بووە لەبارەی چیەوە لەگەڵ تۆ بدوێ. هیچ کاتێک بیرت لە داستانی موسا کردوتەوە. لە قورئاندا دنیایەک ئاەت لەبارەی حەزرەتی موساوە هەیە، بۆ نمونە لە سوورەتی ئەلبەقەرە یا هەر ئەم سوورەتی ئەلقەسەسە، سوورەتەکانی ئەلعراف و تەهاش هەیە. بەڵام لەبارەی ئەو درەختەوە چی دەڵێیت؟ لەمەڕ ئەو درەختەی کە لەگەڵ حەزرەتی موسا دووە و وتی من پەروەردگاری تۆم.
خوای گەورە لە سوورەتی نیسا ئایەتی 164 دەفەرموێت خوددا بەبێ نێوەندکار لەگەڵ موسا گفتوگۆی کرد. من هەموو ئەم ماوەیەش هەربیرم لە درەختەکەی موسا دەکردەوە لە قسەکانی موسا و قسەکردنی تۆ. من چەند سادە دەڕوانم کەوا دەزانم تۆ دەبێ وەک ئێمەی مرۆڤ بە هەمان ئەم پەیوانە وەڵامی ئێمە بدەیتەوە. بەڵام تۆ قسە دەکەیت، تۆ بەڕاستی قسە دەکەیت و هەزار ڕێگا بۆ قسەکردن لەگەڵ مرۆڤەکان پێدەزانیت. هەندێک کات قسەکانت لەسەر زمانی ئەوانی دیکەوە بە مرۆڤەکان دەڵێیت، هەندێک کات قسەکانت دەخەیتە ناو کتێبەکان و زۆر کاتیش هەم بەدرکە و خوازە و هێما و ئاماژە دەیتە گۆ. خودایە، دەزانم تۆ لە هەموو دەرگایەکەوە دەیتە ژوورەوە تا لەگەڵ ئێمە بدوێیت، بەڵام بۆچی ئێمە لە هەندێک لە قسەکانت ناگەین؟ پەیوەکانی تۆ سادەیە، زمانیشت بە هەمان شێوە، مانای قسەکانیشت ڕوونا، بەڵام خودایە زمانیشت فێری من بکە. ڕاستیەکەی بڵێ، خوددا لەگەڵ تۆ دەدوێت بە چ شێوەیەک؟ چۆن چۆنی چ کاتانێک تێدەگەیت کە ئەم قسانە قسەی خودایە؟ بێگومان لە نێوان تۆ و خوداشدا ڕەمزگەلێک بوونی هەیە کە تەنها خۆت دەزانی و ئەو تۆش بێگومان وردە وردە خەریکی زمانی خوددا فێر دەبی. لەبیرت دێت یەکەم جار چۆن لە مەبەستەکەی گەیشتی؟ دووتوێی بیرەوەرەکانت بگەڕێ. بیرەوەریەکانی تۆ پڕە لە پەیوی خوددا. چۆنە ئەم جارە لەمەڕ پەیوەکانی خوددا لەگەڵ خوددا بدوێیت؟ کەواتە بۆی بنووسە. بنووسە چۆن لە مانای قسەکانی دەگەیت. خوای گەورە لە سوورەتی غافر ئایەتی 60 دەفەرموێت بانگم بکەن تا بێم بەهاناتانەوە. هەندێ جار بیر دەکەمەوە کە نزاکردن چەند شتێکی باشە. ئەگەر نزا نەبوایە ژیان چەند ئەستەم دەبوو. خودایە، ئەمە زۆر گرنگە، هەر ئەمەی کە تۆ ڕێگات بە ئێمە داوە بانگت بکەین و زۆر شت لە تۆ بخوازین. لە خەیاڵی مندا نزا وەک ڕێسمانێک وایە. کاتی نزا هەست دەکەم ڕێسمانەکەتم گرتووە و خەریکم دێمە سەرەوە. هەر ئەمەشی جوانە، مەگەر وانییە هاتنە سەرەوە بە ڕێسمانەکەی تۆدا. بەڵام خودایە، من هەر بەم پەیوانی خۆم نزا دەکەم، بە زمانی خۆم بەم جۆرە زۆر ئاسوودەترم، دڵنیاشم کە تۆ لە مەبەستەکەم دەگەیت. سەرەتاوام دەزانی زمانی تۆ عەرەبیە، کەواتە نزاکانی منیش دەبێ عەرەبی بێ، یا تەنها لە ڕووی نزاکانی ئەوانی تر نزام دەکرد. ئەوی ڕاستی بێ ئەوانم تەنها لەبەر دەوتەوە. ئەڵبەتە ئەوانە نزاگەلێکی زۆر باش بوون و من زۆر شت لە خوێندنیان فێر بووم، بەڵام ئەمێستا ماوەیەکە کە زۆرتر خۆم نزا دەکەم. خودایە، سوپاست دەکەم کە مۆڵەتت بە ئێمەدا نزا بکەین. زیاتر بیر لە ئایەتی بانگی من بکەن تا بێم بەهاناتانەوە بکەرەوە. بۆچی خوددا هیچ مەرجێک بۆ قبوڵکردنی نزا دانانێت جگەلەوەی کە ئەو بانگ بکەین؟ وەک ئەوەی بڵێیت دەخوازێت گشت نزاکان گیرا بکات. تۆ ئەڵەی چی؟ تۆ بە چ زمانێک نزا دەکەی؟ بەڕاست ئەسڵەن نزا واتای چییە؟
خودایە ئەم هەفتەیەش هێشتا بیر لە نزاکردن دەکەمەوە و لە باشی نزا، بەڵام هەندێک کات نزاکردن بەلامەوە زۆر گران دەبێت، چونکە نازانم بەڕاستی دەبێت چ نزایەک بکەم. هەندێک جار وا هەست دەکەم دەبێت تەنها بۆ شتە زۆر گرنگەکان نزا بکەم و کارێکی جوان نییە کە هەر وەخت و بێوەختێک و بۆ هەر شتێکی بچووک بم با ئەرک بەسەرتەوە. بەڵام نازانم لەکوێ خوێندمەوە کە تۆ بە حەزرەتی ئیبراهیمت وت هیچ نەنگی نییە خوێی چێشت و ئاڵفی مەڕەکەشت لە من بخوازە. ئەو دەمە بوو کە زۆر کەیفم هاتوو بۆم دەرکەوت کە تۆ لە ڕاستیدا پێت خۆشە لەگەڵ تۆ بدوێن، هۆکارەکەشی گرنگ نییە، هەندێک کاتیش خۆت بیان و یەکدەسازێنی تا ئێمە نزا بکەین. بەڕاستی خودایە من زۆر کات نازانم چ نزایەک بۆ من باشە و چ نزایەک خراپ، ڕەنگە بە هەڵە نزا بکەم. خودایە تکا دەکەم تۆ خۆت نزاکانی من ڕاست بکەوە. کاتێک قورئان دەخوێنم دەبینم قورئان دنیایەک نزای چاکی تێدایە، بێگومان خودایە تۆ لە زاری پێغەمبەرەکانتەوە دەتەوێت ئێمە فێر بکەی بە چ شێوەیەک و چ نزایەک بکەین. خودایە ئەم نزایی کۆتایی سوورەتی ئەلبەقەرەم زۆر خۆش دەوێت، دەتەوێت ئەوانت بۆ بنووسم؟ ئەی پەروەردگاری ئێمە، ئەگەر لە بیرمان کردووە یا هەڵەیەکمان ئەنجام داوە لێپرسینەوەمان لەگەڵ مەکە. ئەی پەروەردگاری ئێمە، بەو جۆرەی کە ئەرکی گرانت دا بەسەر نەتەوەکانی پێش ئێمەدا، ئەرکی گران مەخەرە سەرشانی ئێمە و ئەوەی توانای هەڵگرتنیمان نییە مەیدە بەسەرماندا. لە گوناهەکانی ئێمە خۆش ببە و لێمان ببوورە و بەزەیت پێماندا بێتەوە. تۆ چۆن چۆنی نزا دەکەیت و لە نزاکانتدا چ شتێک لە خوا دەخوازیت؟ دوایین نزاکانت بۆ خوددا بنووسە و بیخە پۆستەوە. مەڵێ کە سندوقی پۆستەی خوددا شارەزانیت، مەڵێ کە ئادرەسەکەی دون کردووە. تۆ باش دەزانیت کە ئەمە نامەیەکە بەبێ مۆر و پاکەت بەدەستی خاوەنەکەی دەگات. دەی تاقیب کەرەوە. خوای گەورە لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 8 دەفەرموێت: ئەی پەروەردگاری ئێمە، دوای ئەوەی ڕێنماییت کردین دڵەکانی ئێمە لامەدە لە ڕێگەی ڕاست و لە بەزەیی و بەخشی تایبەتی خۆت بەهرەوەرمان بکە، چونکە بەڕاستی تۆ بەخشندەی. خودایە من کۆڵێک نزای گیرانە بووم هەیە، بۆچی هەموو نزاکانم گیران ناکەیت؟ ڕەنگە خەتای من بێت کە زۆر نزا ناکەم و بەو ئەندازەی کە پێویستە بانگت لێ ناکەم. ئەوی ڕاستی بێ هەندێک جار شەیتان دێتە نێو نزاکانمەوە و بەنی دڵم خاڵی دەکات. ئەو دەما من نائومێد دەبم و دەڵێم ئەسڵەن ئەم نزاکردنە چه سوودێکی هەیە؟ خوددا وەڵامی ئێمە ناداتەوە. بەڵام کاتێک بیر لە نزاکانی پێشوم دەکەمەوە دەبینم چەند باش بوو کە زۆرێکیانت گیرانە کرد. ئەسڵەن چەند باشە کە تۆ سەرجەم نزاکان گیران ناکەیت. بەڕاست ئەگەر بڕیار بوایە تۆ گشت نزای مرۆڤەکانی سەرزەوی گیرا بکەیت، بێگومان دنیا ژێرا و ژوور دەبوو. خودایە دڵم پێوەیە مەرجێک لە نێوان خۆماندا دابنین، مەرجمان ئەمە بێت
کە من نزا بکەم و تۆ لە نێوان ئەوانەدا هەڵبژێریت. هەر کامیان کە بە کەڵکم دێت گیرا بکەیت و هەر کامیان کەوا هەز دەکەی بۆ من باش نییە بیخەیتە لاوە. ئایا ڕێککەوتووە کە شەو و ڕۆژ نزا بکەیت و شتێک بە پێدا گریەوە لە خوا بخوازیت بەڵام خوددا نزاکەت گیرانەکات؟ بەڵام پاش ماوەیەک بەم ئاکامە بگەیت کە چەند باش بوو نزاکەت گیرانە بوو؟ ئەگەر ئەزمونێکی لەم چەشنت هەیە بەسەرهاتی ئەم نزایە و پێشهاتەکانی دواتر بۆ خوددا بنووسە. خۆی گەورە لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 191 دەفەرموێت: ئەوانەی کە لە هەموو بارێکدا یادی خوا دەکەن بە پێوەیان بە دانیشتنەوەیان بەڕاکشاوی بیر لە دروستکردنی ئاسمانەکان و زەوی دەکەنەوە. خودایە، هەر کاتێک دەمویست نوێژ بکەم وام هەز دەکرد ئەمە جۆرێکی داری فەرمی نێوان ئێمەیە، لەبەر ئەوەی بنەما و ڕێوڕسمی خۆی هەیە. دەبێت بە ویقار و پۆشتە و پەرداخ تەڕ و تەمیز بوەستم و قسەکانم لە چەند ڕستەیەکی دیاریکراودا بڵێم. هەمیشە وام دەزانی لەگەڵ خوادا بوون کاتێکی تایبەتی هەیە، فۆرمێکی تایبەتی هەیە، ئەگینا لە هەر جەیەک و بە هەر جۆرێک لەگەڵ تۆ قسەکردن و کەوتنە یادی تۆ بێئەدەبیە. بەڵام ئەم ئایەتە ئایەتێکی ناوازەیە، چیتر خەجاڵت نابم لەوەی ڕاکشێم و لەگەڵ تۆ بدوێم، یا دەستم بخەمە ژێر چەناکەم و بیر لە تۆ بکەمەوە. هەنووکە خەیاڵم زۆر ئاسوودەیە، ئەمە واتە بە هەموو جۆرێک لەگەڵ تۆ بوون، واتە هەمیشە لەگەڵ تۆدا بوون. خودایە، مەمنون کە هێندە لەگەڵ ئێمە دەسازیت. ڕاستیەکەی بڵێ، ئایا پەیوەندی تۆ لەگەڵ خوددا چۆنە؟ وەک غەریبەکان فەرمی یان گەرم و گوڕ و موئەدەبانەیە؟ بەڕای تۆ بۆچی خوددا باسی ئەو مرۆڤانە دەکا کە بە دانیشتن و ڕاکشان و بەڕاوەستاوی هەمیشە و هەردەم خەریکن یادی خوا دەکەن؟ واز ناکەی هەمیشە یادی خواکردن دژوارتر بێت لەوەی کە مرۆڤ تەنها لە چەند کاتێکی دیاریکراودا یادی خوا بکات؟ بەڕاست تۆ دەڵێی چی؟ خودایە، ساڵانێکە لەدایک بووم و چەندین هەفتەیەکە بۆت دەنووسم، بەڵام هێشتا کەش نازانم بۆچی هەموو لەبەرچی بۆت دەنووسم. بۆچی هاتوومەتە دنیا و بڕیارە لەسەر ئەم زەویە خڕ و قۆقزەشی بکەم؟ بەڕاست ئەگەر لەدایک نەبوومایە چ کەسێک جێگەی خاڵی منی هەست پێ دەکرد؟ ئەسڵەن بۆ دنیا چ جیاوازیەکی دەبوو کە من هەبم یا نەبم؟ دنیا هێندە شلۆقە کە هیچ کەسێک ئاگای لە نەبوونی من نەدەبوو. دوای ئەوەش کە بمرم دڵنیام کە هیچ ڕوونادات و هەموو شتێک بە چاکی و بەخۆشی بەڕێوە دەچێت. دووبارە ڕۆژ دەبێتەوە و خۆر هەڵدێت، دووبارە شەو دێت و دنیایەک ئەستێرە دەردەکەون، بەهار دێت و پاشانیش هاوین، پاییز دێت و زستانیش دێت، دنیاش لەبەر خاتری کەس ڕاناوەستێ، لەبەر خاتری کەس.
بەڵام ئێستا بڕیارە چ کارێکی گرنگ ئەنجام بدەم. ئێستا کە هەموو ئەم ئێستاکە هاتوومەتە دنیا، ئەو ئەرکە کامەیە کە تۆ منت بۆی دروست کردووە؟ ئەمڕۆ خەریک بووم سوورەتی ئەزاریاتم دەخوێندەوە. هەرکە گەیشتمە ئایەتی 56 زۆر سەرسام بووم. ئایەتەکە ئەمە بوو: پەری و مرۆڤم تەنها بۆ پەرستش دروست کردووە. بەڵام خودایە، تۆ پێشتر فەرمووتە پێویستیت بە پەرستشی کەس نییە، ئێستش دەفەرمووی هۆی خەڵقکردنی مرۆڤ تەنها ئەمەیە. مەبەست لە پەرستشی خوددا چییە؟ ئایا پەرستشەکانی ئێمە هیچ سوودێکی بۆ خوداوەند هەیە؟ بەڕاست تۆ خودای خۆت چۆن پەرستش دەکەی؟ خودایە، تۆ بەردەوام فەرمووتە کە بێنیازی، زۆر بێنیاز، بەڵام هەموو کەسێک و هەموو شتێک پێویستیان بە تۆ هەیە و ئەگەر تەنها ساتێک دەست لە میهرەبانی خۆت هەڵگری دنیا تەواو دەبێت، بگرە هەموو شتەکان ون و نابود دەبن. تۆ زۆر جار فەرمووتە ئەم ژیانە بێهودە نییە، چەندین جار فەرمووتە کە ئێمەت بێهودە نەهێناوەتە دنیا. ئامانجێک هەیە، ئامانجێکی گەورە و بەهادار، ئامانجێک کە پەرستش ئامڕازێکە بۆ گەیشتن بە ئەو. من دڵنیام پەرستشەکانی ئێمە سوودێکی بۆ تۆ نییە، ئەگەر سوودێکیشی هەبێت بۆ خۆمانە. هەر ئەوەی کە لە ئێمە دەوێ پەرستش بکەین نیشانەی میهرەبانی تۆیە. پەرستن مڕازە، ئامڕازێکە بۆ دۆزینەوەی ڕێ، چرایەکە بۆ ڕێنوێنی، ڕەنگە نەخشەیەکیش بێت یان ڕەنگە توێشوویەک بێت بۆ سەفەرەکەمان. هەرچۆنێک بێت باشتی باش بخینە ناو توێشوەکەمانەوە، شتانێکی بە کەڵک و سەرەکی. بەڵام بناغە و بنچینەی هەموو پەرستشەکان تێگەیشتنە لە تۆ. دەزانم تۆ بەندایەتی بێکرۆکت پێخۆش نییە، بەندایەتیەک کە ئێمە نەگەیەنێت بە تۆ بەندایەتی نییە. خودایە، یارمەتیم بدە تا پەرستشەکانم پڕ بن لە تۆ. نوێژ پلیکانەی خوداوەندە، ڕۆژوش بە هەمان شێوە، ڕەنگە هەموو پەرستشەکانیش ئایا کەسانێک دەناسی کە هێندە بە پلەی پەیژەکانەوە نووسابن لە بیریان چوو بێتەوە کە ئەم پەیژەیە ئامڕازێکە و بەس؟ ئامڕازێکە بۆ سەرکەوتن؟ بەڕاست ئایا تۆ ئەسڵەن سوود لە پلیکانەی خوداوەند وەردەگریت؟ خی گەورە لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 216 دەفەرموێت:
ڕەنگە شتێکتان پێخۆش نەبێت لە کاتێکدا خێری بۆ ئێوە تێدایە و لەوانەیە شتێکتان پێخۆش بێت و ئەوەش زیانی تێدا بێت بۆتان. خوددا دەزانێت و ئێوە نازانن. ماوەیەک لەمەوە پێش چیرۆکێکم لەبارەی خەیر و شەڕەوە خوێندەوە. دەڵێن ساڵانێک لەمەوبەر خەیر و شەڕ بۆ مەلەکردن چوونە دەریا، بەڵام شەڕ زووتر لە ئاوەکە هاتۆتە دەرەوە و جلەکانی خەیری لەبەر کردووە و خەیریش بۆ ئەوەی بەڕووتی نەمێنێتەوە ناچار بۆ جلەکانی شەڕ لەبەر بکات. ئێستا ساڵەهایە کە مرۆڤەکان خەیر و شەڕیان لێ دەگۆڕێ. منیش زۆر جار بەم شێوەیەم، زۆر جار ئەم دوانم لێ دەگۆڕێ. هەمیشا کۆمەڵە ڕووداوێک ڕوویان داوە کە سەرەتا وەم زانیوە خراپترین ڕووداوە، خراپترین ڕووداوێک کە ڕەنگە ڕوو بدات. ماوەیەکی زۆر خەفەتم پێ خواردووە، خەمگین و نائومێد بووم و لە تۆ قەڵس بووم و ناویشم لێناوە چارە ڕەشی. بەڵام پاش ماوەیەک تێگەیشتم کە ئەم ڕووداوە خراپە هەمان ئەو ڕووداوە باشە بووە کە چاوەڕێی بووم. هەندێک جار چاکەکان وەک شەڕیان لێدێ و شەڕەکانیش وەک خەیر. ڕەنگە ڕووداوەکانیش وەک مرۆڤەکان ئاشکرا و نهێنیان هەبێت. ناکرێت کە تەنها لە ڕووی ڕووکارەوە داوەری بکەیت، دەبێت ئارام بگری، دەبێت بیان ناسی. خودایە یارمەتیم بدە و هاوکاریم بکە کە بە چ شێوەیەک خەیر و شەڕ بناسمەوە و تەنانەت ئەو کاتەش کە جلوبەرگی یەکتریان لەبەر کردووە. بۆچی ئێمە ئەم هەموو خەیر و شەڕەمان لێ دەگۆڕێ؟ ئایا بۆ تۆش پێش هاتووە کە ئەم دوانت لێ بگۆڕێ؟ دەتوانی بەسەرهاتەکەی بنووسی. خی گەورە لە سوورەتی ئەل-ئەنبیا ئایەتی 35دا فەرمووێت: ئێمە ئێوە بە خراپ و بە چاک، بە خەیر و بە شەڕ تاقی دەکەینەوە. هەر کاتێک کە ڕووداوێک ڕووەدات، ڕووداوێکی تاڵ و ناخۆش، هەر کاتێک بە تەواوی دەچمە قاوغەکەی خۆم و لە ناخی دڵەوە هەڵدەکێشم یان تووڕە دەبم و هات و هاوار وەڕێدەخەم، دایکم دەڵێ لاواز مەبە و لە بەردەم خوادا ئابڕووی خۆت مەبە، ئەمانە هەمووی تاقیکردنەوەیە. لەو کاتەدایە کە بەڕاستی قەڵس دەبم و دەڵێم بۆ ئێرەش قوتابخانەیە، مەگەر ماڵی ئێمە هۆڵی تاقیکردنەوەیە؟ خودایە هەرگیز لەوە تێناگەم کە بۆچی ئەبێ هێندە سەر بخەیتە سەر ئێمەی مرۆڤ، بۆچی ڕێگە نادەی مرۆڤەکان ژیانیان بەسەر بەرن. هەر بەڕاست ئەم هەموو تاقیکردنەوەیە بە کەڵکی چی دێ؟ کاتێک کە بیری لێ دەکەمەوە دەبینم ژیان بەبێ تاقیکردنەوە چ ژیانێکی جوان و بێدڵڕاوکێ دەبوو. لە هەمووی خراپتر ئەوەیە کە من هەرگیز نازانم چ شتانێک بەشێکن لە پرسیارەکانی تاقیکردنەوە و چ شتانێک نییە و نازانم ماوەی تاقیکردنەوەکانت چەندە. هەر بەڕاست سەرچاوەی پرسیارەکانی تاقیکردنەوەکانت لەکوێن؟ تۆ لە چیدا تاقیمان دەکەیتەوە؟ وای چەندە ژیان و گوزەران کارێکی سەخت و گرانە، ئەویش بەم هەموو تاقیکردنەوانەوە
تۆش لە تاقیکردنەوەکانی خوددا نیگەرانی بە بۆچوونی تۆ بۆچی خوددا مرۆڤەکان تاقی دەکاتەوە؟ دنیا بەبێ تاقیکردنەوە بەڕاستی چۆنە؟ بەڕاست تۆ دەزانی خوددا لە چه سەرچاوەیەکەوە پرسیار دەخاتە ڕوو؟ تازەترین تاقیکردنەوەت لەلایەن خودداوە چی بوو؟ دەتوانی بینووسی. خۆی گەورە لە سوورەتی ئەلفەجر ئایەتی 14 بۆ 16 فەرموێت: بێگومان پەروەردگارت لە کەمیندایە، بەڵام کاتێک پەروەردگار مرۆڤ تاقی دەکاتەوە و ناز و نیعمەتی بەسەردا دەڕژێنێ و ڕێزی لێدەنێ، خۆشحاڵ و مەغروور دەبێ و دەڵێت خوددا ڕێزی لێناوم، بەڵام کاتێک بە بەڵاو ناڕەحەتی تاقی دەکاتەوە و ڕسپ و ڕۆزێکی لێ دەگرێتەوە، بێئۆقرە دەبێ و ناسوپاسی دەکات و دەڵێ پەروەردگار منی خۆش ناوێت و ڕسوای کردو. هەموو بیر و هۆشم پڕ بووە لەم ئایەتانە. خوددا فەرموویەتی من لە کەمیندام. خوددایە، واتە تۆ بەردەوام لە پشت ساتەکانەوە خۆت حەشارداوە و ڕەنگە لە هەر کاتێکدا دەرکەویت و کاغەزێکی پڕ لە پرسیاری دژوار بدەیت بەدەستی مرۆڤەوە. لە قوتابخانەوە باوە کە ڕۆژی تاقیکردنەوەکان دیاری دەکەن، بەڵام خوددایە تۆ ئەم کارەش ناکەی. دەزانی بەم شێوەیە چەند دژوارە؟ واتە ڕەنگە هەر ڕۆژێک ڕۆژی تاقیکردنەوە بێت و هەر جەیەک شوێنی تاقیکردنەوە. خوددایە، بەڵام بەشی گرنگی ئەم ئایەتانە ئەمەیە کە تۆ هەم بەڕووداوی باش مرۆڤەکان تاقی دەکەیتەوە و هەم بەڕووداوی سەخت، هەم بە خەم و هەم بە شادی. جاران بیرم دەکردەوە تەنها لە دژواریەکان پرسیاری تاقیکردنەوە دێتەوە، ئەگەر ناخۆ شادی تاقی ناکرێتەوە. ئێستا تێگەیشتم کە هەڵم دەکرد. ڕاستە مرۆڤ لە ناو شادیدا هەر ئاگای لەوە نییە کە خەریکی تاقیکردنەوەیە. خۆشیەکان بیر و هۆشی مرۆڤ پەرش و بڵاو دەکەن و هەر ئالێرەدایە کە لەوانەیە تاقیکردنەوەکە بشێوێنێ. خوددایە، ئێستا دەزانم کە تاقیکردنەوەکانی تۆ لەوەی کە بیرم لێ دەکردەوە دژوارترە. ئایا تۆ هیچ کاتێک لە کەمیندابوونی خوددات هەست پێ کردووە؟ بە بۆچوونی تۆ خوددا بە چ شێوەیەک لەگەڵ خۆشحاڵیەکان و شادیەکان تاقی دەکاتەوە؟ تۆ هیچ کاتێک بەم جۆرە ئیمتیحان کراوی؟ ڕاستیەکەی بڵێ و ئەنجامی تاقیکردنەوەکەت چی بوو؟ دیسانەوە بیرم لە تاقیکردنەوە دەکردەوە لە دنیا کە قوتابخانەیە و لە ژیان کە هۆڵێکی گەورەی تاقیکردنەوەیە. دەمویست بزانم خۆت لەبارەی ئەم تاقیکردنەوەیە چی دەڵێی. گەڕام و چەند ئاەتێکیشم دۆزیەوە. بۆ نمونە سوورەتی ئالی عیمران ئایەتی 179 لەو شوێنەی کە فەرمووتە: خوددا نایەوێت بەم حاڵەی ئێستاوە کە ئێوە هەتانە دەست لە ئێوەی ئیماندار هەڵگرێت، ئەو دەیەوێت تاقیتان کاتەوە
تا ناپاکەکان لە پاکەکان جیاکاتەوە. دیسان لە هەمان سوورەتدا لە ئاەتی 186دا فەرمووتە ئێمە ئێوە بە ماڵ و بەیانتان تاقی دەکەینەوە ئەگەر خۆڕاگر بن و خۆتان لە گوناه بپارێزن نیشانەی هێز و خواستی ئێوەیە. خودایە هەستێک بە من دەڵێ کاتێک تۆ من تاقی دەکەیتەوە کەواتە ئاگاد لە ئێمە هەیە کەواتە ئاگاداریمان دەکەی واتە پشتگوێت نەخستوین هەموو ئەمانەش واتای ئەوەیە کە ئێمە بۆ تۆ گرنگین و ئەمەش بایەخی تۆ مرۆڤەکان تاقی دەکەیتەوە تا هەموو کەس بە خۆی بناسێنی. تاقیکردنەوەکان نیشانمان دەدەن کە دەفری خۆڕاگری هەر کەسێک چەند جێی هەیە. کە لە ناخی خودی ئێمەدا خۆی حەشارداوە بەڕاستی کێیە، شێوەی چۆنە، چەند ڕاست دەکات و چەند درۆ دەکات و فریومان نادات. بەڵام چۆنەتی ئەنجامدانی تاقیکردنەوە گرنگە وە ژیان واتە هەمان وەڵامی پرسیارەکانی تۆ کە ئێمە دەیدەینەوە. بەڕاست تۆ هیچ کاتێک لە تاقیکردنەوەکانت توانەیەکی نوێ فێر بوویت تا ئێستا تۆی بە شتانێک تاقی کردوتەوە دەتوانی چەند دانەیەکیان بنووسی. خوداوەند ئیبراهیمی بە فەرمانی جۆرا و جۆر تاقی کردەوە و ئیبراهیم بە چاکی لە تاقیکردنەوەکاندا سەرکەوت. خوداوەند وتی من بڕیارم داوە تۆ بکەم بە پێشەوای خەڵکی. ئەم ڕۆژانە بەردەوام بیر لە حەزرەتی ئیبراهیم دەکەمەوە و لەو هەموو تاقیکردنەوە سەختانەی کە کردوتە بەوەی کە داوات لێکرد تا خێزانەکەی لە بیاباندا جێبهێڵێ، ئەمەی کە داوات لێکرد تا ماڵێکت بۆ ساز بکە و بیر لە ئیسماعیل دەکەمەوە کە چەند سەخت بوو بۆ حەزرەتی ئیبراهیم کە بیکاتە قوربانی. چ تاقیکردنەوەیەکی سەختە. تاقیکردنەوەیەک کە ڕەنگە تەنها پێغەمبەرێک بتوانێت لە ئەستۆی بگرێ. وا دیارە مرۆڤەکان هەرچەندێک لە تۆ نزیکتر ببنەوە تاقیکردنەوەکانیشیان دژوارترە و تۆش بەرامبەر بە دۆستە خۆشەویستەکانت سەختگیرتری. تۆ باشترین مامۆستای دنیایت. تۆ وانە نوێیەکانت بە تاقیکردنەوەی نوێ فێری خەڵکی دەکەیت و هەرچی دەرسی قورستر بێ تاقیکردنەوەکەشی دژوارترە. لەبەر ئەمەیە کە تاقیکردنەوەی پێغەمبەران هێندە سەختە. خودایە خۆشحاڵم کە تۆ مامۆستای منی و خۆشحاڵم کە تاقی دەکرێمەوە. بیر لە تاقیکردنەوەکانی حەزرەتی ئیبراهیم بکەوە. بە بۆچوونی تۆ کام تاقیکردنەوەی لە هەمویان دژوارتر بووە؟ بۆچی؟ بەڕاست وا دەزانی ئەگەر تۆ لە بری ئەو بیتایە ئەنجامی ئەو تاقیکردنەوەیە چی دەبوو؟
خی گەورە لە سوورەتی شەمس ئاەتی 10 بۆ 7 فەرموێت: سوێند بە دەروون و ئەو زاتەی کە بە ڕێکوپێکی بەدی هێناوە، پاشان توانای خراپە و چاکەی تێدا دابین کرد. بەڕاستی ئەو کەسە سەرفرازە کە نەفسی خۆی پاک کردەوە، بێگومان ناومێد بوو ئەو کەسەی کە نەفسی خۆی ئالوودەی گوناه کرد. خودایە، ئایا تۆ مرۆڤە خراپەکانت خراپ خەڵق کردووە و مرۆڤە چاکەکانیش چاک؟ هەندێک دەڵێن چارەنووسی هەر کەسێکیان لە نێوچاوانی نووسیوە، ئەگەر بەم جۆرە بێت هیچ کەس هیچ کارێک ئەنجام نادا مەگەر ئەمەی بە چارەنووسی خۆی کار بکە. ئەگەر کەسێک گوناهێک بکات، خەتای ئەو نییە، خەتای تۆیە کە ئەوت بە گوناهکار خەڵق کردووە. و ئەگەر کەسێکی چاکە و چاکەکار کارێکی گرنگی نەکردووە، چونکە تۆ ئەوت بە چاکەکار خەڵق کردووە. بەڵام من دڵنیام بەم جۆرە نییە، چونکە ئەگەر بەم جۆرە بێت گشت حساب و کتابێک تێک دەچێت بەسەر یەکدا. دنیا دەبێتە شوێنی گاڵتەجاری و ئێمە هیچ کارە دەبین ئەگەر بەم جۆرە بێت. تاقیکردنەوە و پێغەمبەر و ڕێنمایی، پاداشت و تۆڵە و بەهەشت و دۆزەخ هەر هەمووی بێمانا دەبێ. بەڵام ئێمە مرۆڤین، بڕیارە کە هەڵبژێرین و جیاوازیمان لەگەڵ هەموو بوونەوەرەکاندا لەسەر ئەمەیە. هەڵبژاردنەکانی ئێمەیە کە گرنگە، هەڵبژاردنەکانی ئێمەیە کە مرۆڤەکان لە یەکدی جیا دەکاتەوە. تۆ چاکە و خراپەت خستووەتە بەردەستمان تا ببینیت ئێمە کامیان هەڵدەگرین. ئاوەزیشت بە ئێمە داوە و دڵێک کە ڕێنوێنیمان بکە. پێغەمبەرەکانی شت ڕەوانە کردووە تا یارمەتیمان بدەن و ئێمە ئەو ڕێگایی کە بە تۆ دەگات باشتر دەستنیشان بکەین. ئێستا ئەگەر هەمدیس هەڵە بکەین، بەڕێیەکی هەڵەدا بڕۆین و ون ببین، خەتای خۆمانە. من کە بیر دەکەمەوە هەر کەسێک خۆی چارەنووسی خۆی دەنووسێ. خودایە، تۆ چی دەڵێیت؟ تۆش لەگەڵ مندا هاوڕایت؟ واتە لەناو ئەو ژیانەدا مرۆڤەکان هیچ کارن و تەنها خودایە کە بڕیار دەدات بە بۆچوونی تۆ خراپبوون یان چاکبوونی مرۆڤەکان بەدەستی خۆیانە، یا خودایە کە مرۆڤەکان چاک و خراپ دەکا. تۆ چۆن بیر دەکەیتەوە؟ ئایا دەتەوێت بڕیار بدەیت هەڵبژێرت و ژیانی خۆت بنیاد بنیت، یان هەموو شتێک واز لێ دێنی و دەڵێیت پەیوەندی بە منەوە نییە، ئەمە چارەنووسی منە؟ خی گەورە لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 77 دەفەرموێت: کەسانێک کە پەیمانی خوددا و سوێندەکانی خۆیان بە بەهایەکی کەم دەفرۆشن، لە ڕۆژی پەسڵاندا هیچ بەشێکیان نییە و خوددا لەو ڕۆژەدا نەدەیان دوێنێ و نەتەماشایان دەکات و نەپاکیان دەکاتەوە لە گوناه، سزایەکی سەختی چاوەڕێیانە. هەندێک لە ئاەتەکان بە چاکی دەمباتە خەیاڵێکی قوڵەوە. بۆ نمونە ئەو ئاەتەی کە تێیدا باس دەدات پەروەری و کڕێن و فرۆشتنە، کڕێن و فرۆشتنی شتانێک کە بەرواڵەت بۆ سەودا و مامەڵە نابن، وەک گیان و ماڵ، وەک سوێند، وەک ئاەتەکانی خوددا و ڕێنوێنی و سەرگەردانی. بۆ نمونە خودایە، تۆ دەفەرمووی گیان و ماڵی ئیمانداران دەکڕێ و لە پاداشتی ئەوە بەهەشتیان پێدەدەی. هەز دەکەم ژیان هەمووی جۆرێک سەودایە و هەموو مرۆڤەکان بێ ئەوەی ئاگادار بن خەریکی بازرگانین. ڕەنگە مرۆڤە خۆشبەختەکان، بەهەشتیەکان ئەوانن کە شتە بەهادارەکان بە هەرزان نافرۆشن، بەڵام مرۆڤە چارە ڕەشەکان شتە بەهادارەکان بە بەلاش و خۆڕایی لەدەست دەدەن. هەندێکیان ماڵ و زەوی دەفرۆشن، هەندێکیشان ڕۆح و دڵ دەفرۆشن و هەندێکیشان ئابڕوو و پیاوەتی. بەردەوامی شکاتی کڕین و فرۆشتن شەیتان لە ڕێوە دێ، چونکە دەڵاڵێکی خاوەن پێشینەیە، دێت تا هەموو شتێکی ئینسان بە هەرزانترین نرخ بکڕێ. ئەو بەردەوام مرۆڤەکان فریو دەدا. بەڵام ئەوانەی کە لەگەڵ تۆ دۆستن هیچ کاتێک فریو ناخۆن.
ئەوان تەنها لەگەڵ تۆ سەودا و مامەڵە دەکەن چونکە تۆ باشترین کڕیاری سەودا لەگەڵ تۆ قازانجێکی چاک و بێوێنەی هەیە ئەمە وتەیەکە خۆت فێرت کردووم. خودایە ئەوەی ڕاستی بێ من شتێکی بایەخدارم نییە تەنها دڵێکی شکاو و بێکەڵکم هەیە ئەوەش دەدەم بە تۆ تەنها لە بیرت نەچێ دڵی فرۆشرا و وەرناگیرێتەوە. ئایا بە بۆچوونی تۆ ژیان جۆرە سەودا و مامەڵەیەکە؟ ئایا تا ئێستا لەگەڵ خوددا مامەڵەت کردووە؟ دەتوانی ئەزموونەکەت بنووسی. بەڕاست تۆ ئامادەی بە چ نرخێک دڵت بفرۆشی؟ ئێستا کە دنیا باشترین شوێنە بۆ تێپەڕبوون و گەورەبوون، ئێستا کە ژیان باشترین ڕێڕەوە بۆ گەیشتن بە تۆ، پێم خۆشە زیاتر وریابم و بزانم چ کەسانێک خێراتر دەگەن و چ کەسانێک بە ڕێگەی هەڵەدا دەچن، ون دەبن و هەر ناگەن. مرۆڤە چاکەکان ئەوانی کە تۆ خۆشت دەوێن بێگومان نیشانێکیان هەیە. من یەکێک لەو نیشانانەم دەستکەوتووە. ئەوانەی کە خەڵکانی تر لەگەڵ خۆیان پێشنیار دەکەن حەسوود نین و هەموو شتێکیان تەنها بۆ خۆیان ناوێ. ئەم بابەتم لە سوورەتی ئەلحەشردا دۆزیەوە. ئەو ئاەتەی کە خوێندمەوە لەبارەی تایبەتمەندیەکانی ئەنسار بوو، ئەوانەی کە پەنای مهاجیرەکانیاندا. بەڕاست لە بیرم چوو بڵێم ئەم ئەنساریانە زۆر خۆشەویستن. لە سوورەتی ئەلحەشر ئاەتی 9 دا فەرموویت: وە کەسانێک کە لە پێش هاتنی مهاجیرەکان لە زێدی خۆیان دابوون و ئیمانیان هێنابوو، ئەوانەی کە پەنایان بۆ هێنان خۆشیان دەویستن، و ئەوەی کە بە مهاجیرەکان دەدرێ لە دڵدا هەست بە حەسوودی ناکەن و فەزلی ئەوان دەدەن بەسەر خۆیاندا. جا ئەوانەی کە لە چروکی خۆی بپارێزن و زاڵون بەسەریدا، ئەوانە لە ڕزگار بوانن. زۆر دژوارە. هەبوونی ئەم هەموو چاکەیە پێکەوە زۆر دژوارە. بۆ ئەوەی کە مرۆڤەک ئەوانی لێبێ، بێگومان دەبێت زۆر هەوڵ بدات و دەبێت تۆش یارمەتی بدەی. ئەگەر پەیمان بدەم ئاگاداری ڕۆحم بم و بۆ گەورەبوونم هەوڵ بدەم، پەیمان دەدەی کە هاوکاریەکی باشم بکەی؟ دڵاواییکردنی کەسانی تر لەسەر خۆ دواتای چییە؟ بۆچی خوددا دەفەرموێت لەو شتانەی کە خۆشتان دەوێت بیبەخشن بە خەڵک؟ ئایا تۆ هیچ کاتێک ئەم کارت کردووە؟ دەتوانی یادگاریەکەت بنووسی. خی گەورە لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 148 دەفەرموێت: دەی لە چاکەکردندا لەگەڵ یەکتر پێشبڕکێ بکەن.
خودایە هەندێک جار وا دەزانم ژیان وەک مەیدانێکی پێشبڕکێیە، مەیدانێکی پێشبڕکێ کە هەموو خەریکن تیایدا ڕادەکەن، هەموو دەیانەوێ پێش یەکتری بکەون، هەموو دەیانەوێ براوە بن و هەموو پێیان خۆشە یەکەم بن. هەندێک بۆ ئەوەی بیبەنەوە ساختە دەکەن، جێچەڵ دەگێڕن و هەزار جۆر فێڵ و تەڵەکە دەکەن. هەر لەبەر ئەمەیە کە جاری وهەیە ژیان دەگۆڕێ بۆ پێشبڕکێیەکی ترسناک، پێشبڕکێیەک کە زۆر کەس تیایدا بریندار دەبن. بەڵام چەندە خەندەدار دەبێ، ڕەنگە چەندە گریاناوی ئەگەر لە کۆتایی پێشبڕکێکەدا تێبگەین تەواوی ڕێگاکە بە هەڵە ڕامان کردووە، ئەو کاتەیە کە هەموومان دەدۆڕێین. بەڵام خودایە تۆ خۆشت مرۆڤەکان بۆ پێشبڕکێ بانگێش دەکەی، هەڵبەت پێشبڕکێی چاکەکان. مرۆڤە باشەکانیش لەگەڵ یەک پێشبڕکێ دەکەن، لە کارە باشەکاندا پێش یەکتری دەکەون و کەسێک کە زیاتر چاکە دەکا زیاتر لە خواوە نزیک دەبێتەوە. چ پێشبڕکێیەکی جوانە بۆ نزیک بوونەوە لە تۆ. خودایە چەندە پێم خۆشە منیش لەم پێشبڕکێیەدا بەشداری بکەم، پێشبڕکێیەک بۆ گەیشتن بە تۆ. ڕەنگە تۆش لە پێشبڕکێیەکدا بەشداریت کردبێ کە بینەرێکی زۆری هەبووە، لەوانەشە چەپڵەیان بۆ لێدابیت و هانیان دابی، ڕەنگە براوە بووبی، ڕەنگە دۆڕاو. بەڵام کۆمەڵە پێشبڕکێیەکیش هەن کە جگە لە تۆ و خودا و فریشتەکان کەسی تێدا نییە. تۆ نازانی بینەرەکان لەکوێ دانیشتون، تۆ نازانی چۆن پاداش دەبەخشن و چۆن داوەری دەکرێ، بەڵام دڵنیایی کە پێشبڕکێیەک هەیە و داوەری و پاداشتیش هەیە. بەڕاست تۆ هیچ کاتێک لەوەها پێشبڕکێیەکدا بەشداریت کردووە؟ ئامانجەکەی چی بووە؟ براوە بوویت یان دۆڕاو؟ دەتوانی چیرۆکی پێشبڕکێیەکەت باس بکەیت. خۆی گەورە لە سوورەتی ئەلنیسا ئایەتی 142 دا فەرموێت: دووڕوەکان دەیانەوێ فێڵ لە خوددا بکەن، لە کاتێکدا خوددا فێڵەکانیان پوچەڵ دەکاتەوە، هەر کاتێکیش هەڵدەستن بۆ نوێشکردن بە بێتاقەتی و تەمبەڵی هەڵدەستن. ئەوانە ڕووپەمایی بۆ خەڵکی دەکەن و زۆر بەکەمی یادی خوا دەکەن. خودایە تۆ مرۆڤەکانت بۆ کاری چاک بانگێشت کردووە، ئەو کارە باشانەی کە ڕێگای گەیشتن بە تۆ ئاسان دەکا، نوێژ، ڕۆژ و هاوکاریکردنی خەڵکان و زۆر شتی تر. بەڵام خەڵکانێک هەن کە کارانێکی باش دەکەن، ئەویش نەک بۆ تۆ، نەک بۆ ئەوەی کە لە تۆ نزیکتر ببنەوە، بۆ ئەوەی خەڵکی بیان بین و بەشان و باڵیاندا هەڵ بدەن. ئەوانە نوێژەکانیان بۆ خەڵکانی تر دەوێ، ڕۆژەکانیشیان بۆ خەڵکانی تر دەگرن. ئەوان هەر کارێک کە دەیکەن بۆ خەڵکانی دیکەیە، ئەوان وا دەزانن کە دەتوانن تۆ فریو بدەن. ئەمڕۆ کە ئەم ئاەتانە دەخوێنمەوە لە دڵەوە زۆر پێیان پێدەکەنم، بەوانەی کەوا دەزانن دەتوانن تۆ فریو بدەن. ئاگایان لەوە نییە کە تۆ ئاگاداری هەموو شتێکی و نازانن کە خۆیان فریویان خواردووە. ناوی ئەم جۆرە کارە ڕیاکاری و دووڕوویە. تۆش لە خەڵکانی منافق و دووڕوو بێزاری؟ چەندە بە هەڵەدا دەچن ئەو کەسانی کە بۆچوونی خەڵکانی تر لە بۆچوونی تۆ گرنگترە بەلایەنەوە.
هەڵبەت لە نێوانی خۆماندا بمێنێتەوە. منیش زۆر جار کۆمەڵەکارێکم کردووە کە تەنها بۆ پێشوازی خەڵکی بووە، نەک بۆ تۆ. دەزانم لەم کاتانەدا ڕیام کردووە. ڕووڕاست و ڕاستگۆیانە ئەمە ڕێک ئەو شتەیە کە تۆ لە ئێمە چاوەڕێیە. خودایە بەمان بورە کە ئەوەندە بۆ بەرچاوی قسەی خەڵکی ژیان دەگوزەرێنین. بۆچی دووڕوویی ناشرینە؟ بۆچی خوددا مرۆڤی ڕیاکار و منافقی خۆش ناوێ؟ ئایا تۆ هیچ کاتێک مرۆڤی ڕیاکارت دیوە؟ بۆ ئەوان چ ڕەفتارێکیان کردووە کە تۆ ئەو ناوت لێناون؟ خی گەورە لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 264 فەرموێت: ئەی باوەڕداران، خێر و چاکەکانتان بە منەتکردن و ئازاردانی هەژاران پوچەڵ مەکەنەوە، وەک ئەو کەسەی ماڵ و سامانی خۆی لە بەرچاوی خەڵکی ببەخشێ بۆ ڕیاکاری و خۆنواندن و باوەڕی بەخوا و ڕۆژی دوایی نەبێ. نمونەی ئەو جۆرە کەسانە وەک بەردێکی ساف وایە کە خۆڵی بەسەرەوە بێت و بارانێکی لێزمە بەسەریدا ببارێت و هیچی بەسەرەوە نەمێنێت. هیچ جۆرە بەهرەیەک لەو جۆرە بەخشینەیان بەدەست ناهێنن. دایە گەورە هەمیشە دەیوت: ئەگەر بۆ کەسێک کار بکەیت مەیدە لە ڕووی، دانەوە لە ڕوو جۆرێک منەتکردنە و ئەگەر منەتی بخەیتە سەر کارە جوانەکەت ناشرین دەبێت. دایە گەورە دەیوت: پێویست ناکات کاتێک کارێکی باش دەکەی هاوار بکەیت، پێویست نییە دنیا و مرۆڤەکانی لاگەدار بکەیتەوە. دەیوت: کاری چاکە وەک بۆنی گوڵ وایە، خۆی بڵاو دەبێتەوە. کاتێک ئەم ئاەتەم خوێندەوە بۆم دەرکەوت کە دایە گەورە قسەکانی تۆ دەکا. بێگومان دایە گەورە ئەم قسانەی لە قورئاندا بینیوە. خودایە، بەڵام من لە ڕاستیدا ناتوانم بەم جۆرە بم. کاتێک کارێک بۆ کەسێک ئەنجام دەدەم، حەز دەکەم هەمووان بزانن. پێم خۆشە بە جۆرێک خۆم نیشان بدەم. حەز دەکەم کەسانی تر بەشان و باڵی مندا هەڵبدەن. دەزانم تۆ دەزانی هەر ئەمەش بەسە، بەڵام خودایە بە پەنامەکی باشبوون چەند گرانە. ئەگەر تۆش بەم جۆرە بیت زۆر سید نییە. ئەمەی کە بتەوێ کەسانی تر کارە چاکەکانت ببینن. دوجار هەمومان حەز دەکەین کەسانی تر بۆ چوونیان لەبارەی ئێمەوە باش بێت. هەمومان بەم جۆرەین، هەندێک کەس زۆرتر و هەندێکی کەمتر. چی دەڵێیت دەربارەی ئەو مرۆڤانەی کە کارەکانی خۆیان نمایش دەکەن؟ تۆ چی دەکەیت؟ بەڕاست تا ئێستا ڕووی داوە کارگەلێک تەنها و تەنها بۆ خوددا ئەنجام بدەیت، نەک بۆ هیچ کەسێکی تر؟ کەمێک بیر بکەرەوە، ئەگەر بەبیرت هاتەوە یەکێک لەوانە بنووسە. خی گەورە لە سوورەتی ئەلئیسرا ئاەتی 11 فەرموێت: ئینسان کاتێک ناڕەحەت دەبێت دوعا و نزای شەڕ دەکا، هەروەک چۆن لە کاتی ئاساییدا دوعای خێر دەکا. مرۆڤ هەمیشە و بەردەوام بە پەلە و هەڵەشەیە. خودایە، ڕاست دەفەرموویت، ئێمە مرۆڤەکان هەمیشە پەلەمانە، هەمیشە ڕادەکەین و هەمیشە درەنگمان پێ بووە، بەڵام نازانین بۆچی بێتاقەتین و پەلەی چیمانە. ڕەگە شەیتان بێت کە سەرمان لێ دەشێوێنێ، ئەوە ناچارمان دەکا کە پەلە بکەین.
چونکە بە پەلەکردن زۆرتر هەڵە دەکەین. دایکم دەڵێ مرۆڤەکان تەمەنێک ڕادەکەن تا بگەن بە قوڵایی ژیان، بەڵام لە بیریان دەچێت بژین لە قوڵایی ژیاندا شتێک نییە، ژیان هەر لێرەدایە. خودایە ڕەنگە کەمترین شتێک کە بە ئێمەت بەخشی بێت سەبر بێت و زۆرترین شتێکیش کە لە ئێمەت خواستووە هەمدی سەبرە. ئەڵبەت خۆیشت فەرمووتە لەدان بە خۆداگرتن و نوێژ یارمەتی وەربگرن و ئەم دوانە کارێکی سەختن تەنها بۆ ئەوانە نەبێت کە خوشوع و ملکەچیان هەیە. سەبر دان بە خۆداگرتن و لە خۆبردن ئەوانە شتانێکن کە هەمیشە ئێمەت بۆ ئەوانە بانگێشت کردووە. تۆ هەمیشە بەوانەی کەدان بە خۆداگرن مژدەت داوە. سەبر تاڵە بەڵام لەگەڵ خۆیدا شیرینی دەهێنێ. بەڵام ئێمەی مرۆڤ کەم حەوسەڵە و بێتاقەتین. دەزانم هیچ تۆیەک بە شەوێک نابێتە درەخت و هیچ درەختێکیش بە شەوێک نایەتە بەرهەم. دەزانم ئێمەی مرۆڤ هەمیشە دنیایەک چاوەڕوانی نابەجێمان هەیە بۆ گەورەبوون، دەبێت فێری ئارامگرتن ببین. بۆچی هەمیشە وتویانە یارمەتیم بدە و فێری دان بە خۆداگرتنم بکە؟ بۆچی هەمیشە وتویانە پەلەکردن کاری شەیتانە؟ ئایا بەسەرت هاتووە لە کارێکدا لە ڕادە بە دەرپەلەت کرد بێت و پاشان پەشیمان بووبیتەوە؟ دەتوانی بەسەرهاتەکەی بنووسیت. خۆی گەورە لە سوورەتی ئەلکەهف ئایەتی 66 بۆ 70 فەرمووێت: موسا پێیوت ئایا مۆڵەتم دەدەی کە شوێنت بکەوم تا لەو زانست و زانیاریەی پێت بەخشراوە منیش بەهرەدار بکەیت؟ ئەوتی بەڕاستی تۆ هەرگیز ناتوانی لەگەڵ مندا خۆڕاگر بی. موسا وتی ئەگەر خوداویستی لەسەر بێ خۆڕاگر دەبم و لە هیچ فەرمانێکت سەرپێچی ناکەم. ئەوتی جا ئەگەر شوێنم کەوی ئەوە پرسیارم لە هیچ شتێک لێ مەکە هەتا خۆم لە نهێنیەکەی ئاگادارت نەکەم. بە درێژایی ئەم ڕۆژانە بیرم لە پەلەکردن دەکردەوە و لەو پەشیمانیانەی کە بە دوای خۆیدا دەیهێنێت. پاشان دەکەوتمە بیری ئارامگرتن و ئەو شیرینیانەی کە لەگەڵ خۆیدا دەیهێنێت. هەر ئەمە بوو تا ئەوەی ئەمڕۆ مامۆستاکەمان لە پۆلدا چیرۆکی موسا و خزری گێڕایەوە. هاوڕێیەتی موسا و خزر داستانێکی سەیرە. موسا پێغەمبەرە بەڵام پەلە دەکا. ئەلبەتە ڕەنگە هەر کەسێکی دیکەش هاوڵی خزر بوایە بەرگەی نەدەگرت. کارەکانی خزر هەمووی سەیرن: کوشتنی ئەو منداڵە، کونتێکردنی ئەو کەشتیە و دروستکردنی ئەو دیوارە، لەگەڵ ئەو هەموو خەڵکە نامیهرەبانەدا هەمووی جێگەی پرسیارە. وا هەز دەکەم هیچ کەسێک حوسەڵەی هاوڕێتی کردنی خزری نییە، بەڵام دوجار کە خزر حکمەتی کارەکانی ئاشکرا دەکا مرۆڤ بەهۆی بێتاقەتی و بێحوسەڵەییەکانی شەرمەزار دەبێت. خودایە ڕەنگە داستانی موسا و خزر داستانی ئێمە بێت. ئێمە هەمومان لە موسا دەچین پڕ لە بێتاقەتی و پرسیار. خودایە بەڵام تۆ وەک خزر بە تەنها جێمان مەهێڵە، بمێنەوە و تا کۆتایی ئەم سەفەرە لەگەڵمان بە. داستانی موسا و خزر لە سوورەتی کەهف بخوێنەرەوە و بیری لێ بکەرەوە. چ ئەنجامگەلێک لەم داستانە وەردەگری؟ ئایا تۆش وەک موسا بێ ئەو قرەیت هەبووە؟ ئایا تۆش بەسەرهاتێکت هەبووە کە حکمەتەکەی دواتر ئاشکرا بوو بێت؟
خوای گەورە لە سوورەتی ئیبراهیم ئاەتی 7 دەفەرمێت: و پەروەردگارتان بڕیاری داوە ئەگەر سوپاسگوزار و شکرانە بژێر بن، ڕزق و ڕۆزی و ناز و نیعمەتتان بەسەردا دەڕژێنم و زیادی دەکەم، بەڵام ئەگەر ناشکر و سوپاس ناپەزێر بن، بەڕاستی ئیتر تۆڵە و سزای من زۆر بە ئازار دەبێت. دایە گەورە هەمیشە ئەم قسەی دووبارە دەکردەوە و هەمووان ئەویان بەم قسەیەدا دەناسیەوە. ئەو هەمیشە دەڵێ: خوایە شکر بۆ تۆ. من هەمیشە لە خۆم دەپرسم: خوایە شکر بۆ تۆ چی دەگەیەنێت؟ بەم دوو سێوشەیە چی دەقەومێت و بەنەوتنی چی ڕوەدا؟ بۆچی خوددا هێندە لە ئێمەی مرۆڤ دەخوازێ کە سوپاسی بکەین؟ ئەسڵەن خوددا چ ئاتاجیەکی بە سوپاسگوزاریەکانی ئێمە هەیە؟ خوددایە، ئەم کارە زۆر گرانە، وا دەزانم ئەگەر بەڕاستی بمەوێ سوپاسی تۆ بکەم، ئیدی کات بۆ هیچ کارێکی تر نامێنێتەوە. خوددایە، لەبەر ڕێڕۆیشتن سوپاست بکەم، خوددایە لەبەر قسەکردن، خوددایە لەبەر ئەمەی کە دەتوانم ببیستم و ببینم و هەناسە بدەم. خوددایە، لەبەر ئاسمان و باڵندەکانی یان لەبەر دایک و باوکم، خوددایە لەبەر درەختەکان و چرۆکان، لەبەر خاتری باران، لەبەر خاتری دۆستەکانم، لەبەر خاتری دۆستی و لەبەر خاتری چەندان و چەندان شتی تر. خوددایە، بڕوانە ئەمە چەند سەختە، هەم سەختە و هەم درێژخایەن و توولانی. ئەوی ڕاستی بێ من زۆر کات ئەم لیستە دۆر و درێژە ون دەکەم و ڕەنگە زۆرێک لە شتەکان لە لیستەکە لا بدەم. هەر بۆیە دەڵێم: خوددایە، لەبەر خاتری هەموو شتێک مەمنون. دەزانم کە تۆ هێندەش سەختگیر نیت، لەگەڵ ئەوەشدا خۆشت دەزانی کە حسابەکەم زۆر باش نییە، کەواتە بەر لەوەی کۆی بکەمەوە چاوەکانم دادەخەم و دەڵێم: خوددایە، زۆر زۆر مەمنون. تۆ وا هەست دەکەیت لەبەر خاتری چ شتانێک دەبێت سوپاسی خوددا بکەین؟ چەندانێک لەو سوپاسگوزاریانەی کە قەرزارباری خوددایت دەتوانی بینووسیت. ئەینەوە و شوێن کەوتوانی داود، ئێوە بە کردار و گفتار سوپاسگوزار بن، هەرچەند بڕێک لە بەندەکانی من سوپاسگوزارن. سوورەتی سەبە ئاەتی 13. خوددایە، بیر لە بەخشەکانی تۆ دەکەمەوە و لەوەش کە هەموو شتێکی تۆ نیعمەتە. بیر لە سوپاسکردن دەکەمەوە و لەمەی کە چەند کارێکی دژوارە. هەندێک جار بیر دەکەمەوە کە ژیان بە هەموو شتێکەوە دیاریەکی گەورەیە کە تۆ بە ئێمەت بەخشیوە. هەندێک لە مرۆڤەکان هەن کە ئەم دیاریە قەشەنگە وەردەگرن و تەنها سوپاس دەکەن، بەڵام هیچ کاتێ ئەم دیاریە ناکەنەوە. من دڵنیام کە تۆ پێت خۆشە مرۆڤەکان دەرگای سندوقە گەورەکەی ژیان بە شادی و سرورەوە بکەنەوە و ئەو خەڵاتە جوانانەی کە لە ناویدا بۆ داناون هەڵبگرن و سوودی لێ ببینن. تۆ پێت خۆشە ئێمە سوود لە دیاریەکانت وەربگرین و خۆشحاڵ بین، کەڵک و چێژ وەربگرین، تۆ لە خۆشحاڵی ئێمە چێژ وەردەگری. هەندێک جار بە خۆم دەڵێم لە ناو سندوقە زەریفەکەی ژیاندا هەموو جۆرە دیارێکی تێدایە، دیاری گەلێک کە لە شێوەی خەمدایە، گەلێک دیاری کە لە شێوەی شادیدایە، دیاریە تاڵەکان و دیاریە شیرینەکان.
بەڵام هەمووی ئەم خەڵاتانە کە تۆ ناردووتن جوانیە کە بیڵێن تەنها هەندێکیان چاکن و دڵگیرن. خەڵات هەرچیەک بێ قەشەنگە چونکە دۆستێک ناردوویەتی. بۆچی خوددا دەفەرموێت تەنها ژمارەیەکی کەم لە بەندەکانی من سوپاسگوزارن؟ سوپاسگوزاری ڕاستەقینەی خوددا مانای چییە؟ تۆ بە چ شێوەیەک شوکرانە بژێری خوددا دەکەی؟ خۆی گەورە لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 110 ئەفەرموێت: نوێژ بکەن و زەکات بدەن، هەر کارێکی چاک کە پێش خۆت بۆ خۆتی دەنێری دەگەڕێتەوە بۆ لای خوددا، بەڵێ خوددا بینایە بەو کارانەی کە ئەنجامیەدەن. کە ئەم ئاەتەم خوێندەوە دڵگەرم بووم، وەک بڵێ دڵنیا بووم لەوەی هیچ شتێک لەم دنیادا زایە نابێ، هیچ شتێک ون نابێ. ئێمە کارە چاکەکانمان بۆ تۆ دەنێرین، تۆ بەوردبینی و بە تاقەت هەمووی لای خۆت دەپارێزی، هیچ کاتێک هیچ شتێکت لەبیر ناچێ. کاتێک کە ئێمە دووبارە دەگەڕینەوە بۆ لای تۆ هەموویانمان بۆ دەگەڕێنیتەوە. و بێگومانم لەوەی کە تۆ هەموو شتێک دەبینی، ئێمە بێگومانیشین کە هەواڵت لە هەموو شتێک هەیە. ئیتر بۆچی ئێمە هێندە دڵنیگەرانین و کارە چاکەکانمان بەڕووی خەڵکیدا هەڵدەکێشین؟ هەر ئەوەندەی کە تۆ بینایت بەس نییە؟ بەڕاستی ئەم ژیانە بەسەر هاتێکی سەیرە، باخچەیەکی گەورەیە کە هەر کارێک دەیکەین وەک تۆوێک وایە تیایدا دەیچێنین. تۆوێک کە سەوز دەبێ و گەشە دەکا، گەورە دەبێ و هەزار پەلوپۆ و گەڵا دەردەکا. بەڵام کاتێک چاومان بە باخچەکەی خۆمان دەکەوێت سەرسام دەبین. بۆچی لە بیرمان دەچێت کە ئەگەر باخچەکەی ئێمە سەوز و گەشت نییە، خەتای خۆمانە. خودایە، بەڵام خۆشحاڵم کە باخچەکەی من لە ناو دەستەکانی تۆدا جێی گرتووە و تۆش ئاگاداری لێ دەکەی. خودایە، یارمەتیم بدە و فێرم کە شتێک لە باخچەکەمدا بچێنم، باخچەیەک کە هەر ساتێک تۆوێکی تێدا دەچێنین، پەرتووکێک کە هەر ساتێک وشەیەکی بۆ زیاد دەکەین، یان تابلۆیەک کە هەر کات ژمێرێک شتێک لە ڕوخساریدا دەکێشین. تۆ دەزانی ژیان زیاتر لە کام لەم شتانە دەچێ. پێت خۆشە چی لە باخچەکەتدا بڕوێنی و چ وێنەیەک لەسەر تابلۆکەت بکێشی، چ چیرۆکێک لە پەرتووکەکەتدا بنووسی. ئایا بیرت لەو کەسانە کردوتەوە کە پاش تۆ تەماشای تابلۆکەت دەکەن، کتێبەکەت دەخوێننەوە و لە باخچەکەت گوڵێک لێ دەکەنەوە؟ خودایە، ماوەیەکی زۆرە بیر لە شەیتان دەکەمەوە. لەوەی کە چۆن دێت و بە دەوری ژیانی مرۆڤەکاندا دەخولێتەوە. ئەو ئیشی بە هەموو شتێک و هەموو شوێنێک هەیە و ئەگەر بچووکترین دەرفەتی بۆ بڕەخسێ بێگومان خراپەکارێکی گەورە دەکا. لە سوورەتی ئەلبەقەرەدا خوێندمەوە کە فەرمووتە: ئەو فەرمانتان بە خراپە و ناشرینی پێدەکات و دەیەوێ لەبارەی خودداوە شتانێک بڵێ کە ئاگاتان لێی نییە.
ڕاستیەکەی من زۆر جار هەستی پێ ناکەم کە ئەو چۆن فەرمان دەردەکا، ئەو زۆر شاراوەیە، و هەز دەکەم کە ئەو سەرەتا لەگەڵ مرۆڤەکان دەبێتە دۆست و پاشان کارێک دەکا کە مرۆڤەکان بەبێ ئەوەی هەر ئاگایان لێی بێ گوێ لە قسەکانی بگرن. هەندێک جار لە شەیتان دەترسم، هەندێک جار زۆر ڕقم لێی دەبێتەوە، هەندێک جار زۆر پێی قەڵس دەبم، جاریش هەیە بڕیار دەدەم حسابی بۆ نەکەم، هەندێک جاریش پێم خۆشە بە جۆرێ ئازاری بدەم کە بڕوات و دەست لە سەری هەرچی مرۆڤە هەڵبگرێ. بەڵام زۆربەی کاتەکان لە خۆم دەپرسم بەڕاست ئەم شەیتانە چ جۆرە بوونەوەرێکە؟ لەکوێ سەری هەڵداوە؟ شکارەیە و لەم دنیادا چی دەکا؟ هاتووە بۆ ئەوەی شەقامی دۆزەخمان بۆ تەخت بکات؟ خودایە، بریا ئەم بوونەوەرەیانت دروست نەکردایە. ئەگەر شەیتان نەبوایە ڕەنگە گوناهیش نەبوایە، ڕەنگە ئەو کات هەموو شتەکان بێکێشە بوونایە. ئایا هیچ کاتێک بیرت لە شەیتان کردووەتەوە؟ ئایا تا ئێستا پێش هاتووە کە هەست بەبوونی بکەی؟ کەی؟ لەکوێ؟ ئایا تا ئێستا گوێت لە ئامۆژگاریەکانی گرتووە و فەرمانەکانت جێبەجێ کردووە؟ خی گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ بە فریشتەکانمان وت سوژدە بۆ ئادەم بەرن، هەموو سوژدەیان بەرجگە لە ئیبلیس کەوتی ئایا سوژدە بۆ کەسێ بەرم کە لەگەڵ دروستێت کردووە؟ وەوتی پێم بڵێ بۆچی ڕێزی ئەمت داوە بەسەر مندا؟ ئەگەر تا ڕۆژی پەسڵان مۆڵەتم بدەی ئەوانەوەکانی ئەو جگە کەمێکیان نەبێ لە خشتە دەبم. خدا فەرمووی بڕۆ و پاداشتی تۆ و هەر کەسێک کە پەیڕەوی لە تۆ دەکات دۆزەخە کە سزایەکی سەختە. کەواتە شەیتان لەگەڵ تۆ سەرپێچی کرد، لە خۆی بایی بوو و لە بازنەی دۆستانی تۆ کرایە دەرەوە، چاڵەیەکی گەورە بوو. بەڕاستی هەندێک جار بەزەیم پێدادێتەوە، دڵنیام شەیتان ڕوو ڕەشترین بوونەوەری سەرزەویە، چونکە تۆ خۆشت ناوێ، نامەوێ وەک ئەو بم. خودایە، نامەوێ وەلام بنەی. شەیتان فریوی خۆپەرستی خوارد. شەیتان لەبری ئەوەی کە داوات لێ بکا لێی ببووری، داوای مۆڵەتی لێکردی تا بەندەکانت فریو بدا. سیر ئەوەیە کە تۆش ئەم مۆڵەتت پێداوە کە بیری لێ دەکەمەوە دەبینم ئەگەر بەم جۆرە بێ ئەوە لە ڕاستیدا شەیتان کار بۆ تۆ دەکا، چونکە جۆرە ئامڕازێکی تاقیکردنەوەیە و هەمیشە لە خزمەت تۆدایە. زۆر سەرنجڕاکێشە، مەگەر وانییە؟ ڕەنگە ئەگەر شەیتان نەبوایە دنیا شتێکی نوقسان دەبوو. چیرۆکی دروستکردنی ئادەم و ئیبلیس بخوێنەرەوە و لە خۆت بپرسە بۆچی خوددا مۆڵەتی بە ئیبلیسدا تا مرۆڤەکان فریو بدا؟ بە بۆچوونی تۆ شەیتان چ ڕۆڵێکی لەم دنیایەدا هەیە؟ ماڵی شەیتان لەکوێیە؟ لەکوێ زۆر بەرچاو دەکەوێ؟ خۆشی لە چی دێت و لە چی بێزارە؟ بەژن و باڵای چۆنە؟ چەندین هەفتەیە بیر لە شەیتان دەکەمەوە. ئەم شەیتانە وەک بڵێ دەستبەردار نابێ، بەردەوام لە زەینمدا پیاسەکە. دەمەوێت قیافەی لە بەرچای خۆم وێنە بکەم تا ئەگەر لە جێیەک بینیم بایەخی پێنەدەم. وابزانم قیافەی هەر کەسێک لە شێوەی ڕەفتارەکانی بێ
ئەو کارانەی ئەنجامێدات و ئەو خەسڵەتانەی کە هەیەی هەر بۆیە تەواوی ئەم هەفتەیە هەوڵم داوە ئەو ئاەتانەی دەربارەی شەیتانن بدۆزمەوە. بیرم کردەوە ئەگەر بە ئاکاری ئاشنا بم باشتر دەتوانم لەناو ئەم هەموو قەرەباڵغیەدا بیناسم. بەر لە هەموو شتێ بۆم دەرکەوت کە ئەو کارە ناشرینەکانی مرۆڤ لە پێشچاوی شیرین دەکات و ئەمەش زۆر خراپە، چونکە مرۆڤ گێژ دەبێت و ناتوانێت چاک و خراپ لێک جیا بکاتەوە. هەکێکی تر ئەمەیە کە شەیتان درۆزنە و گفت و بەڵێن دەدات کە دواتر دەدات لە ژێری. ئەم ئاەتی 22 سوورەتی ئیبراهیمە زۆر سەرنجڕاکێشە کە تێیدا دەفەرموویت: دوای ئەوەی کارەکە کۆتایی هات شەیتان دەڵێ خوددا بەڵێنی بە ئێوەدا و بەڵێنەکانی ئەو ڕاست و دروست بوون و منیش بەڵێنم پێدان، بەڵام بەڵێنەکانی خۆم نەبردەسەر و هیچ بەڵگە و دەلیلێکم بۆ نەهێنانەوە جگەلەوەی بانگم کردن و ئێوەش بەدەممەوە هاتن. ئیدی سەرزەنشت و لۆمەی من مەکەن، بەڵکو سەرکۆنەی خۆتان بکەن. یەکێکی تر ئەمەیە کە شەیتان لە نیوەی ڕێدا مرۆڤ بە تەنها جێدێڵێ، کارێک دەکا مرۆڤ دەربارەی شتانێک کە نایزانێ قسە بکە. شەیتان مرۆڤ لە ئەنجامدانی کارە باشەکان دەترسێنێ، هەمیشە وەسوەسە دەخاتە دڵی مرۆڤ و ئارەزووی دوور و درێژ دەخاتە دڵیەوە. یەکێکی تر ئەوەیە کە ئەو هاوڵی مرۆڤە دەست بڵاوەکانە. فریشتەکان وتیان مرۆڤ دروست مەکە، مرۆڤ لەسەر زەوی خوێنڕێژی و ستەم دەکا، بەڵام خودایە تۆ وتت من شتێک دەزانم کە ئێوە نایزانن. ئێستا شەیتان هەموو هەوڵێک دەدا تا مرۆڤ لە خشتە بەرێ، تا مرۆڤ دنیا پڕکات لە خراپە. ئەو دەیەوێ بیسەلمێنێ خوڵقاندنی مرۆڤ کارێکی ڕاست نەبوو. خودایە کۆمەکیم بکە تا هیچ کاتێ شەیتان بە ئاواتەکەی نەگات. تا ئێستا چەند جار نامەد لەلایەن شەیتانەوە پێگەیشتووە، دەست و خەت و واژوەکەی ئەو بەچیدا دەناسیتەوە. چەند جار تا ئێستا بەگوێی چپەچپەکانی شەیتانت کردووە، قۆپیەکی بچووک بە شاردنەوەی هەندەسێ قوتابیەکەی تەنیشتت یا درۆیەکی بچکۆلانەی گاڵتە. لەوانێ بتوانی داستانی چپەچپەکانی شەیتان بۆ خوددا بگێڕیتەوە. خۆی گەورە لە سوورەتی ئەلئەنعام ئاەتی 120 دەفەرموێت: گوناهەکانتان چ ئاشکرا بێت چ نهێنی وازی لێبێنن، چونکە ئەوانەی کە تووشی گوناه دەبن سزای کردەوەکانیان وەردەگرنەوە. کاتێک باسی گوناه دەکرا بە خۆمم دەوت من خۆ گوناهێکم نەکردووە، مەبەستم ئەو گوناهە گەورانەیە کە خوددا باسییان دەکات و ناویان گوناهی کەبیرەیە. خۆ من تووشی ئەو گوناهانە نەبووم. گوناهە گەورەکان مرۆڤە گەورەکان ئەنجامیەدەن، بەڵام ئەمڕۆ ئاەتێکم لە سوورەتی ئەلحوجوراتدا خوێندەوە هەموویان میلەرزان. خودایە تۆ فەرمووت ئەی ئەو کەسانەی کە ئیمانتان هێناوە لە گومانی زۆر دوورکەونەوە، چونکە بەشێک لە گومان گوناهە و بە دوای کارەنهێنیەکانی یەکتریدا مەگەڕێن و زەمی یەکتری مەکەن. ئایا کام لە ئێوە پێی خۆشە کە گۆشتی براکەی خۆی بە مردووی بخوات؟ کاتێک ئەم ئاەتەم خوێندەوە بیرم کەوتەوە کە زۆر جار بووە منیش لە دڵمدا هەستێکی خراپم هەبێ بەرامبەر بە کەسێک وا نەزانم بۆچی. ڕەنگە جاری وا هەبوو بێ هەزار بیری نەشیاوم لەبارەی کەسێکەوە کردبێ، بەڵام نەشتێکم بیست بێت و نەشتێکم بینی بێ.
جار هەبووە کە دانیشم و لە پشت سەری کەسێکەوە تا ئەو جێی کە بتوانم زەمی بکەم. فەرمووت کە ئەمانە گوناهن. فەرمووت کە وەک خواردنی گۆشتی مردوو وایە، نمونەکەت چەندە واقعی و چەندە ترسناکە. برا واتە هاوخوێنی مرۆڤ، واتە ئازیز، واتە خۆشەویست. چۆن دەکرێوەها کارێکی ترسناک بکەی؟ بەڵام ئێمە زۆر جار ئەم کارەمان ئەنجام داوە بەبێ ئەوەی هەر ئاگاشمان لێی بوو بێ. بریا زووتر ئەمایەتەم خوێندبایەتەوە. خودایە دڵم لە خۆم ئێشاوە. خراپترین کارێک کە تا ئێستا ئەنجامت داوە و بەڕاستی دەتەوێ خوددا بتبەخشێت چییە؟ بەسەرهاتەکەی بەڕەمز بنووسە بە جۆرێ کە هیچ کەس جگە لە خوددا لێی تێنەگات کە تۆ چیت نووسیوە. خۆی گەورە لە سوورەتی نیسا ئایەتی 111 فەرمووێت: هەر کەسێک گوناهێکی ئەنجامدا ئەوە ئەو گوناهەی بە زیانی خۆی کردووە. سەرەتا کە ئەم ئایەتەم خوێندەوە لە ماناکەی تێنەگەیشتم. بە خۆمم وت ئاخر چۆن دەکرێت کاتێ مرۆڤ کەسێک دەکوژێ خۆی کوشت بێ، یان کاتێک نەفرەت لە کەسێک دەکا یەخەی خۆی بگرێ. دایە گەورە دەڵێ ئەم دنیایە وەک کێو وایە، هەر کارێک بیکەین وەک دەنگ بەڕووی خۆماندا دەگەڕێتەوە. بەڕاستی زۆر خراپە. هەموو سەرەڕۆییەکان، هەموو خراپەکاریەکان و پیلانەکان، هەموو نەفرەتەکان و قسە نەشیاوەکان و درۆ گەورە و بچووکەکان دەسوڕێ و دەسوڕێ، ئاخرەکەی دەبێتە بەشی خۆمان. شتێکی سەیرە، ئێمەوە دەزانین خەڵکی ئازار دەدەین، بەڵام ڕاستیەکەی خۆمانمان ئازار داوە. ئێستا تێدەگەم کە بۆچی کاتێک حەزرەتی ئادەم و حەوا گویان بە فەرمانی خوددا نەدا و میوەی قەدەغە کراویان خوارد، ڕوویان کردە خوددا وتیان: خودایە بمان بەخشە، ئێمە ستەممان لە خۆمان کردووە. خودایە ڕاستە ئێمە زیاتر لە هەموو کەس ستەم لە خۆمان دەکەین. دڵم بۆ خۆم دەسووتێ، بۆ خۆم، لەبەر ئەوەی کە هێندە بەدەست منەوە تووشی ستەم دەبێ. خۆی گەورە لە سوورەتی نیسا ئایەتی 17 فەرمووێت: تۆبە تەنها بۆ کەسانێکە لە ڕووی نەزانینەوە تووشی کاری نەشیاو دەبن و زوو تەوبە دەکەن. خوددا تەوبەی ئەمانە قبوڵ دەکا. خودایە دەزانم گوناهکردن جۆرێک ناڕەحەتکردنی تۆیە،
جۆرە کارێکی خراپە. گوناه دنیای ئێمە ناشرین دەکا. تۆ پێت خۆش نییە دنیا ناشرین بێ، بەڵام خودایە بێگومان تۆ لە نێوان هەڵە و گوناهدا جیاوازی دەکەی. ڕاستیەکەی من کۆمەڵە گوناهێکی زۆرم ئەنجام داوە، بەڵام زۆرێکیان هەڵە بوون، واتە بە هەڵە گوناهم کردووە. لەم دنیادا 1000 جۆر گوناه هەیە کە هەندێک جار ناسینەوەیان کارێکی سەختە، بەڵام چەند چاکە کە تۆ یارمەتی داوین و فەرموتە کە گوناهەکان چ جۆرێکن. من وا دەزانم شکاندنی لقی گوڵێک گوناهە، ئازاردانی باڵندەیەکیش هەروایە، پیسکردنی جۆگە ئاوێکی بچووک یان فرێدانی ئەو دەنکە برنجانەی کە دەمێنێتەوە. ئەمانە دڵم پێیوتم، وا دەزانم دڵی هەر کەسێک بە ئەو دەڵێ چ کارێک گوناهە، بەڵام دەبێ ڕێگە بە دڵ بدرێ کە قسە بکە. ئەگەر ڕێگەی پێ نەدەین قسە بکە یان گوێ بە قسەکانی نەدەین، ئەویش ئیتر قسە ناکە. ئەو کاتەیە کە ئێمە بە دوای یەکدا هەڵە و گوناه دەکەین. خودایە ئاگاد لە دڵم بێ، نەکا ئیدی قسە نەکات. بەبێ ئەوەی بتەوێ پێداگری بکەی یان هەندێک شت نایدیدە بگری، وا دەزانی بە شێوەیەکی ئاسایی ڕۆژانە چەند هەڵەت هەیە. ئەگەر کۆیان کەیتەوە هەفتانە دەبێت بە چەند، و ئەگەر کۆی هەموویت لابێ بانگی دەبێت دە چەند هەڵە. دەتوانی چەندانێک لە هەڵەکانی ئەم هەفتەیەت بۆ خوددا بنووسی. بەڕاست ئەگەر تۆ لە جێی خوددا بوویتایە چیت دەکرد لەو کەسەی کە هەر هەڵە دەکات و هەڵەکانی لەسەر یەک کەڵەکە دەبن. خی گەورە لە سوورەتی یوسف ئاەتی 87 فەرموێت: لە میهرەبانی خوددا نائومێد مەبن، چونکە تەنها بێباوەڕەکان لە بەزەی خوددا نائومێد دەبن. خودایە هەندێک جار کە خەریکی تاقیم دەکەیتەوە و ئاگام لێ نییە کە تاقیکردنەوەیە، هەندێک جار کە چەند هەڵەیەک یەک لە دوای یەک ئەنجامەدەم خۆم دەدۆڕێنم و کەم دێنم. هەندێک جار وا دەزانم ئیدی هیچ کاتێک هیچ شتێک باش نابێ. وا هەز دەکەم میهرەبانیەکانت تەواو بۆ و ئیدی نەبەلاتەوە گرنگم و نەمنت خۆش دەوێ. وا دەزانم تەنافێک کە منی بە تۆ دەگەیان پچراوە و من لە نێوان ئاسمان و زەویدا ئاوێزانم. واز دەکەم ون بووم و ئیدی هیچ دەمێک نامدۆزیتەوە. بانگت دەکەم و واز دەکەم نابیستی یا خۆتم لێکەڕ دەکەی، وەڵام نادەیتەوە، بایەخم پێ نادەی، ئەسڵەن وەک بڵێیت من هەر نیم. ئەو دەمەیە کەوا بیر دەکەمەوە کە نیت، چونکە ئەگەر بوویتایە بێگومان کارێکت دەکرد. ناوی ئەم هەستانە کە مرۆڤ کەڵافە دەکا نائومێدیە. دەزانم تۆ نائومێدیت پێ ناخۆشە و نائومێدەکانت خۆش ناوێ. دەڵێیت نائومێدی جۆرێک بێباوەڕیە، جۆرێکە لە فرامۆشکردنی تۆ. ڕاست دەکەی، لەگەڵ هەموو ئەم قسانشدا هەندێک جار ناتوانم نائومێد نەبم. واز دەکەم نائومێدی کاری شەیتان بێ. ئایا وا ڕێکەوتووە خۆت بدۆڕێنی و بە تەواوی هەست بە نائومێدی بکەی؟ کەی ئەمە ڕوویدا؟ دەتوانی هەموو بەسەرهاتەکە لە سەرەتاوە بۆ ئەو بگێڕیتەوە.
خۆی گەورە لە سوورەتی ئەلئەنعام ئاەتی 160 دەفەرموێت: هەر کەسێک کاری باش ئەنجام بدا دەقات پاداشتی دەدرێتەوە. خودایە تۆ مامۆستایەک کە لە هەموو مامۆستەکانی دنیا جیاوازە، مامۆستایەک کە بە دوای بیانوودا دەگەڕێت تا خەڵات ببەخشێت و هەمیشە خەڵاتەکەی زۆرترە لەو کارەی کە کردوویانە. ئەم ئاەتە چەند مرۆڤ دەهێنێتەوە هۆشخۆی. ئەمەی تۆ بە هەر کارێکی چاکمان دە بەرامبەر پاداش دەدەیتەوە و خراپەکانیشمان تەنها بە ئەندازەی خۆی وەڵام دەدەیتەوە. ئەمە تەنها شێوازی تۆیە. ئەمە بێوێنەترین هاندانی دنیایە. تۆ دەتەوێت تای چاکەکانی ئێمە قورس بکەی. ڕەنگە بتەوێت لە بەردەم فریشتەکاندا ئابڕوومان نەچێ. کاتێک دێتەوە یادم کە تۆ هەر جاری لە بەردەم چاکەکانمدا دەدانە ئەستێرەدا دەنیت و لە بەردەم خراپەکانیشمدا تەنها یەک ژمارەی نێگەتیڤ. دڵم پێوەیە کارێک بکەم کە دەفتەرەکەم پڕ بێ لە ئەستێرە. هەرچەند هەم من و هەم خۆت دەزانین کە ئەم ئەستێرانە هی من نین، هی تۆیە. خودایە لەبەر ئەو ئەستێرانەی کە تا هەنووکە بە منت داوە سوپاست دەکەم. خودایە یارمەتیم بدە تا هەموو ڕۆژێ ئەستێرەکانی دەفتەرەکەم زۆرتر بێت. تا ئێستا بۆ هاتوۆتە پێش کە خوددا زیاتر لەوەی کە حەقی خۆت بووە شتێکی بە تۆ داوە، یان هەست بکەی ئەوەی بووە بە نسیبت وەڵامی ئەو کارە چاکەیە کە پێشتر ئەنجامت داوە، بەڵام چەند زیاتر لە وەڵامێکی سادە و پاداشتێکی ئاساییە. تاقەتت هەیە بۆ خودای بگێڕیتەوە بۆ ئەوەی شتێکت لەبیر نەچێ باشترە بەسەر هاتەکەی هەر لە سەرەتاوە بۆ بنووسیت. خۆی گەورە لە سوورەتی هود ئاەتی 114 دا فەرموێت: بە دڵنیاییەوە چاکەکان خراپەکان دەسڕنەوە. ئەمە ئیدی جوانترین هاندانی دنیایە کە هەتا هەنووکە بیستومە. ئەمەی ئەستێرەکانی ئێمە نمرە نێگەتیڤەکانی ئێمە دەسڕێتەوە. ئەمەی چاکەکان شوێنی خراپەکان دەگرێتەوە. خودایە وەهاز ناکەیت ئەمە ئیتر زۆر زۆرە؟ ڕەنگە ئێمە مرۆڤەکان شایستەی ئەم هەموو میهرەبانی تۆمان نەبێ. پێشتر هەمیشەوەمان دەزانی تۆ وەک مامۆستا میهرەبانەکان وایت، بەڵام هەنووکە هەست دەکەم میهرەبانی تۆ جۆرێک میهرەبانی دایکانەیە. لەوانەشە میهرەبانی تۆ لەگەڵ گشت میهرەبانیەکانی دنیا جیاواز بێ. تۆ هەموو جۆرە میهرەبانیەکت پێکەوە هەیە. خودایە بۆچی هێندە دەبەخشیت؟ بۆچی هێندە خەڵات دەدەی؟ ڕەنگە بتەوێ بە هەر نرخێک بێت باش بین. تۆ لە هەر ڕێیەکەوە دەیتە ناوەوە تا ڕێنمایی ئێمە بکەی. هەندێک جار دەمانترسێنی، هەندێک جار بانگێشتمانەکەیت و هەندێک جار هانمانەدەی. لە پشت ئەم هەموو بانگێشتکردنانەوە شتێک هەیە، شتێک کە من لێی ناگەم، بەڵام تۆ دەتەوێت ئێمە پێ بگەین.
ڕەنگە خۆت بی، خۆتی کە لە پشت هەموو چاکەکانەوە وەستاوی. چاکەکان ڕێگایەکن کە ئێمە بە تۆ گەیەنێ. خودایە مەمنون کە خراپەکانی ئێمە بە چاکەکانی خۆت پاک دەکەیتەوە. بۆچی خوددا خراپەکان بە چاکەکان پاک دەکاتەوە؟ ئایا ئەم مەسەلەیە نابێتە هۆی ئەوەی کە مرۆڤەکان لە خراپەکاریدا زیادەڕەوی بکەن؟ خۆی گەورە لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 139 فەرمووێت: کەمتەرخەمی مەکەن و خەمگین مەبن، چونکە ئەگەر باوەڕتان هێنابێ سەروەری دەدۆزنەوە. جار هەیە دەبێتە باران و تۆفان و منیش دەبم بە بەچکە چۆلەکەیەکی لاواز و بێگیان، بەچکەیەک کە لە ناو هیلانەیەکدا و لە سووچی درەختێک کە لەوانەیە هەر ساتێک لەولاوە بکەوێت و بمرێ. جارجاریش ڕەشەبای خێرا و بەهێز دێت و منیش دەبم بە نەمامێکی بچووک کە تازە چەند چرۆیەکی دەرکردووە و باش کۆفەکانم دەبات و خەریکە لە بێخم دەربێنێ. هەمیشە لەم ڕەشەبایانە دێن، هەمیشە لەم تۆفانانە دێن، تۆش بەردەوام دەفەرمووی ئیستیقامەت، ئیستیقامەت. تۆ پێت خۆش نییە کە دۆستەکانت لە داری بیەک بشن کە بە هەر بایەک دەلەرزن یان پەلوپۆیەکی ناسک بن کە بەبێ بیان و دەشکێن. تۆ پێت خۆشە دۆستەکانت کێو ئاسا بن، درەختی ڕیشەدار بن و بەهێز بن. هەندێک جار شەرم لە تۆکەم، شەرم لە خۆشم دەکەم، ئای کە چەندە لاواز و ناسک و بێهێزم. لەگەڵ ئەوانەی کە لەگەڵ تۆ ڕوویان کردووەتە خوددا، هەر وەک فەرمانت پێدراوە دامەزراو بە. ئەم ئایەتەم لە سوورەتی هوددا خوێندەوە. سرم بەرز ڕادەگرم و هەز دەکەم دەبێت درێژە بە ڕێگاکەم بدەم بە دڵنیایی و دامەزراویەوە. بیر لە پەیامبەرەکانت دەکەمەوە کە بەردەوام دوژمنێکی زۆریان هەبووە و دەوروبەریان پڕ بووە لە دەژواری، بەڵام خۆڕاگر بوون، زۆر زۆر بەهێز. چونکە دەستیان لە ناو دەستی تۆدا بوو و بە پشتیوانی تۆوە دڵگەرم بوون. ئەوان تۆیان هەبوو، هەر بۆیە بە هیچ شتێک نەدەترسان. خودایە یارمەتیم بدە تا نەلەرزم و نەشکێم و نەکەوم. تا ئێستا لە ڕووداوێکی ناخۆشدا گیرت خواردووە؟ ڕووداوێکی نەشیا و ترسناک ڕوویداوە ئارام بگری بە بەهێزی و بەبتەوی؟ ڕوویداوە کە لە خۆڕاگری خۆت چێژ وەربگری؟ بەسەرهاتی یەکێک لەو خۆڕاگریانەی خۆت بنووسە. خۆی گەورە لە سوورەتی لوقمان ئایەتی 18 فەرمووێت: بەلووتبەرزیەوە لە خەڵک لالووت مەبە و بە لە خۆباییەوە بەسەر زەویدا مەڕۆ، چونکە خوددا هیچ خۆ بەزلزانێک و فەخر فرۆشێکی خۆش ناوێت. خودایە چ پێشهاتێک ڕوویداوە کە ئێمەی مرۆڤ وا هەز دەکەین زۆر گرنگین، خۆمان فش دەکەینەوە و وا دەزانین سەر و گەردنمان لە خەڵک بەرزترە. پێمان وایە تانوپۆمان لە خەڵکی جیاوازە و حسابی ئێمە لە حسابی هەمووان جیایە. وا دەزانین لەگەڵ دنیا و خەڵک جیاوازیمان هەیە.
دەزانم کە تۆ مرۆڤە خۆویستەکانت خۆش ناوێ. دەزانم کە زۆر جاران فەرمووتە مرۆڤە لووتبەرز و خۆ بەزلزانەکانت خۆش ناوێ. دیسان شەیتان و قسەکانیم بەبیر دێتەوە. خدا فەرمووی کاتێک فەرمانم پێکردی سوژدە بۆ ئادەم بەری چ شتێک تۆی لەو فەرمانە گەڕاندەوە؟ وتی من لەو باشترم، منت لە ئاگر دروست کردووە و ئەویش لەگەڵ. خدا فەرمووی لەم پلەیەت وەرە خوارەوە چونکە تۆ مافت نییە ملهوڕی تێدا بکەی، بڕۆ دەرەوە چونکە تۆ لە نەفرەت لێکراوانی. کە بیری لێ دەکەمەوە دەبینم ئێمەی مرۆڤیش زۆر جار شوێن پێی شەیتان هەڵدەگرین. ئێمەش دەڵێن من لەو باشترم. بۆچی وا دەزانین ئێمە لە درەختەکان و باڵندەکانیش باشترین، یان لە زەوی و ئاسمانەکان، یان لە هەر شتێک کە تۆ دروستت کردووە؟ بۆچی ڕێگە بە خۆمانە دەین کە هەر کارێک دڵمان پێی خۆش بێ بە دنیای تۆی بکەین؟ ئێمە نابوتی دەکەین، خراپەکاری دەکەین، بەردەوامیش وا دەزانین کە تەنها ئێمەین مافمان هەیە. بۆچی بەشی خەڵکانی دیکە نادەین؟ خدایە بۆچی ئێمە هەموو شتەکانمان بۆ خۆمان دەوێ؟ خدایە ئێمە چەندە خۆپەرستین. دەزانی کە شەیتان بە تاوانی لووتبەرزی لە قاپی خوداوەند وەدەرنرا؟ بۆچی خوددا مرۆڤە خۆ بەزلزانەکان و مرۆڤە خۆپەرستەکانی خۆش ناوێ؟ بە بۆچوونی تۆ بۆ ئەوەی ئەوەندە مەغرور نەبین دەبێت کار گەلێک ئەنجام بدەین. دەتوانی چەند کارێک پێشنیار بکەیت. خۆی گەورە لە سوورەتی نیسا ئایەتی 54 فەرمووێت لەبەر خاتری نیامەتێک کە خوددا بە فەزلی خۆی بە خەڵکی بەخشیوە بەخیلی دەبن. هەمیشە لەو مرۆڤانە هەیە کە شتانێکی زیاتریان لە ئێمە هەبێت و بەردەوام بیانوویەکیش هەیە کە ببێتە مای حەسوودی بۆ ئێمە. کاتێک بەخیل دەبین بەدخوو دەبین و پێمان خۆشە ئەو شتە باشانەی کە کەسێکی دیکە هەیەی لەوی بسەرنەوە و بیدەن بە ئێمە. بەڵام چونکە شتی وا هەرگیز ناگونجێ ئێمەش ڕقمان لەو کەسە دەبێتەوە. ڕەنگە بێزاریش بین و دڵمان پڕکەین لە نزای خراپ، ئەو کات بەردەوام بەرق داچین و خۆمان دەخۆینەوە و ئازار دەچێشین. ڕەنگە ئەمەش لە فێڵ و تەڵەکەکانی شەیتان بێ کە مرۆڤ بەردەداتە گیانی یەکتر. دەڵێ مرۆڤ بەدەستی خۆی دەسووتێنێ. کاتێک بەخیلی دەبین ئاگر لە ڕۆحمان بەردەدەین. دەسووتین تا هەموو ئەو زەحمەتانەی کە بۆ بنیادنانی ئەومان کێشاوە ببێتە دووکەڵ و بچێت بە ئاسمانە. بەڕاستی سەیرە بۆ مەگەر ئێمە دوژمنی خۆمانین؟ مەگەر هەموو شتێک مڵکی تۆ نییە؟ مەگەر مرۆڤەکان بەندەکانی تۆ نین؟ مەگەر تۆ هەمویانت خۆش ناوێت و لەگەڵ هەمویان بەخشندەنیت؟ ئەی لەبەر چییە کە ئێمە هەندێک جار بە بەخشندەیەکانی تۆ بەخیلی دەبین؟ ئەمە زۆر خراپە. ئەمەی کە ئەوقرەمان نییە هیچ کەسێک هیچ شتێکی چاکتر و زیاتری لە ئێمە هەبێ. خدایە مەهێڵە بەم شێوەیە بێ. خەتکوژێنەکەت هەڵگرە و لە هەر سوچێکی دڵمدا تۆ سقاڵێک بەخیلیت بینی.
خێرا بیسڕەوە. بۆچی هەندێک کەس چاوی بینینی بەختەوەری کەسانی تریان نییە؟ بۆچی لە پەندەکان داوتویانە حەسوود هەرگیز ئاسوودە نابێ؟ ئایا تۆش هەندێک جار بەخیلی؟ خۆی گەورە لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 134 فەرمووێت: ئەوانەی لە خۆشی و ناخۆشیدا لە هەرزانی و گرانیدا ماڵ و سامانیان دەبەخشن ڕقوکینەی خۆیان دەخۆنەوە و لە خەڵکی خۆش دەبن و خوددا چاکەکارانی خۆش دەوێت. من تووڕە دەبم، قەڵز دەبم. ئەم جۆرە کاتانە ئیدی من خۆم نیم، کارگەلێک دەکەم کە هی من نییە، ئەسڵەن لە کاری من ناچێت. کاتێک کەسێک یەکجار تووڕەم دەکا ئیدی بەدەستی خۆم نییە، نازانم کە چی دەڵێم و چی دەکەم، ڕەنگە شەیتان چوو بێتە کەوڵم. ئەو دەما لە گەروی منەوە هات و هاواریەتی کاسە و کۆچەڵە تێکەڵ دەکا، خراپەکارێکی زۆر بەرپا دەکا، بەڵام دوای ئەوەی شەیتان لە کەوڵم چۆ دەرەوە پەشیمان دەبمەوە و نازانم بە چ شێوەیەک بێ ئابڕوویەکانم پینە و پەڕۆ بکەم. ئەگەر بەوتەیدایە گەورە تۆزێکدانم بە خۆدا بگرتایە بارودۆخەکە هێندە ئالۆز نەدەبوو. ئەمڕۆ کە ئەم ئاەتەم خوێندەوە زۆر بیرم کردەوە، لەگەڵ زەینی خۆمدا کەوتمە مشت و مڕوو لە خۆمم پرسی بۆچی خوا دەڵێ خواردنەوەی ڕق و تووڕەیی؟ مەگەر تووڕەبوون شتێکە دەخورێتەوە؟ ئەو کاتە بوو کە هەستم کرد هەر جارێک کە تووڕە دەبم و کەسانی تر تووڕەبوونەکەم دەبینن لە ڕاستیدا من تەواو هەڵدەچم و بە شەقەڵب و ناشرینەکانی ناخی خۆم بەسەر ئەوانی دیکەدا هەڵدەڕژم. خدایە ئاگاد لێم بێت و لەم چەشنە حاڵەتانەدا هێورم بکەرەوە، مەهێڵە شەیتان ناچارم بکا بە کارانێ کە ناشرینە و پەشیمانی لە دوایە. بۆچی تووڕە نەبوون کارێکی گرانە؟ ئایا بۆ تۆش گرانە؟ هیچ کاتێک ڕێکەوتووە کە لە تووڕەبوونت پەشیمان بووبیتەوە؟ کاتێک زۆر تووڕە دەبیت و دۆ دۆشا و تێکەڵ دەکەی بۆ هێورکردنەوە چی دەکەیت؟ خۆی گەورە لە سوورەتی یونس ئایەتی 87 بۆ 88 دەفەرموێت: یادی زەنون یونس پێغەمبەر بکەوە کاتێک بە تووڕەیی ڕۆیشت و گومانی وابوو کە هەرگیز دنیای لێ تەنگ ناکەینەوە، پاشان لە ناو تاریکەکاندا هاوار و نزای لێبەرز بوویەوە وتی هیچ خودایەک نییە جگە لە تۆ، پاکی و بێگەردی هەر بۆ تۆیە، بەڕاستی من لەستەمکاران بووم. ئێمە بەهانایەوە چوین و ڕزگارمان کرد لەو هەموو پەژارە و تنگانەی کە تێی کەوتبوو. باوەڕداران بەم شێوەیە ڕزگار دەکەین. داستانی یونس دەخوێنمەوە و سەرسام دەبم. مرۆڤەکان بەڕاستی سەیرن، تەنانەت کاتێک پێغەمبەرن هەمدی سەیرن. باوەڕ ناکەم واتە یونس لە تۆ قینی کرد، واتە لە تۆ لالود بوو ڕۆیشت، لە تۆ هەڵهات. بۆ کوێ ڕۆیشت؟ بەو کەشتیە دەیویست بۆ کوێ بچێ؟
جێیەک کە تۆی لێ نەبێ ڕەنگە لە بیری کردبێ کە تۆ لە هەموو جێیەک هەیت، چ لە کەشتیدا، چ لە دەریا و چ لە ناوسکی ماسی. یونس لە پێغەمبەران بوو، کاتێ بۆ کەشتیە پڕ لەسەر نشینەکە هەڵهات، تیر و پشکیان کرد و ئەو تیر و پشکەکەی دۆڕان. ماسی ئەوی قوتدا و ئەو سەرکۆنەی خۆی دەکرد، کەواتە ئەگەر لە گرۆی تەسبیحکاران نەبوایە تا ڕۆژی دوایی لە سکی ماسیدا دەمایەوە. پاشان کە نەخۆشکەوت فڕێدایە وشکانی و بەڕاستەریەوە بنەکوولەکەیەکمان ڕواند و ئەومان ڕەوانە کرد بۆ لای 100,000 کەس یان زیاتر. ڕەنگە ماسی مانای تەنهایی بێ، تەنهاییەکی تەڵخ و ترسناک. بەڵام لە هەمان تەنهاییدا کە یونس جارێکی تر دەکەوێتە بیری تۆ و دووبارە بە نور و کەنار و ڕووناکی دەگا. ئەگەر یونس پێی بە هەڵەکەی خۆی نەدەبرد، ئەگەر داوای پۆزشی نەدەکرد و تۆ لێی خۆش نەدەبووی، دەبووە بۆ هەمیشە لە ناوسکی ماسیەکەدا بمایەتەوە. داستانی یونس داستانی سەرجەم مرۆڤەکانە. ڕەنگە زۆرێک لە مرۆڤەکان بۆ هەتایە لە ناوسکی ماسیدا بمێننەوە و هیچ کاتێکیش دەرک بەوە نەکەن کە خەریکن لە ناوسکی ڕەشی ماسیەکدا لە بنی ئۆقیانوسێکی تاریکدا دەژین. خودایە، ئاگادارم بە ومەیە لە چاوەکانم خوو بگرن بە ڕەشایی ئۆقیانوس و تاریکی ناوسکی ماسی. بیر لە بەسەرهاتی یونس و ماسی بکەرەوە، لە ئەزموونی سیر و سەختی یونس. بە بۆچوونی تۆ خوددا بەم داستانە دەیەوێت چ شتێک فێری ئێمە بکە؟ ئایا تۆش تا ئێستا وەک یونس قینت لە خوددا کردووە؟ تا ئێستا کەوتوویتە ناوسکی ڕەشی ماسی؟ خۆی گەورە لە سوورەتی ئالی ئەمران ئایەتی 159 بۆ 160 ئەفەرموێت: ئەگەر بڕیارتدا کارێک ئەنجام بدەی پشت بە خوددا ببەستە، چونکە بەڕاستی خوددا ئەوانی خۆش دەوێت کە پشتی پێدەبەستن. ئەگەر خوددا یارمەتی ئێوە بدا، هیچ کەسێک بەسەرتانە زاڵ نابێ. ئەگەر پشتیشتان بەر بدا، ئەوە کێیە دوای ئەو کۆمەکتان بکات و سەرتان بخا؟ دەبا ئیمانداران تەنها پشت بە خوددا ببەستن. خودایە، هەندێک کات لە بیرم دەچێت کە تۆ هەیت و وا خەیاڵ دەکەم بڕیارە هەموو کارەکانم خۆم بە تاقی تەنها ئەنجامی بدەم. هەر بۆیە سامم لێ دەنیشێ، دەترسم و بەنی دڵم دادەکەوێ ڕەنگە ئەم کاتانە بێ کە یەکجار نائومێد دەبم. دایە گەورە هەمیشاڵێ کارەکەت بکە، بەڵام بە تاقی تەنها نا. دەبێت دەست بخەیتە ناو دەستی خودداوە تا کارەکان سەر بگرێ، تەوەکولیش هەر ئەمە دەگەێنێ. بەڵام من هەندێک لە مرۆڤەکان دەناسم کە دەیانەوێ هەر کارێک بکەن دەڵێن پشت بە خوددا ببەستە و خۆیان دەدەستنەوە و بەتەمان کارەکان خۆ بەخۆ دروست ببێ. دڵنیام تۆ ئەم جۆرەیانت پێخۆش نییە. متمانە بە تۆکردن باشە، ئەمەی کە پشت بە تۆ ببەستین و دڵنیابین کە تۆ هەیت و کۆمەکیمان دەکەی. بەڵام ئێمە مرۆڤین و تۆ چاوەڕوانی زۆرترت لە ئێمە هەیە. ئەمە ڕاست نییە ئێمە ئەرکەکانی خۆمان بدەین بەسەر شانی تۆدا. ئەلبەتە ڕاستیش نییە کەوا هەست بکەین خۆمان دەتوانین هەموو کارەکان ئەنجام بدەین. ڕەنگە زەریفتر ئەمە بێ سەرێکی کارەکان تۆ بیگریت و سەرێکیشی ئێمە. دایە گەورە ڕاست دەکا من و تۆ دەبێ دەستمان بخینە ناو دەستی یەکتر. دڵنیام بەم جۆرە ژیان باشتر و قەشەنگتر دەبێت. بڕیارە نوێکانت لەگەڵ خوددا باس بکە و بڵێ کە چەند پێویستت بە یارمەتیەکانی ئەو هەیە.
ئاگادار بن کە دۆستانی خوددا ترسێکیان نییە و خەمبار نابن. هەر کاتێک خەمبار دەبم، هەر کاتێک پڕ دەبم لە ترس و دڵەڕاوکێ، ئەم ئایەتەم بیر دەکەوێتەوە و بەخۆم دەڵێم لەبیرت بێ بەم دڵە گرمۆڵەوە و نێوچەوانە گرژەوە ناتوانی لە دۆستانی خودابی. خوددا مرۆڤە بۆڵە بۆڵکر و ترسنۆک و بێحەوسەڵەکانی خۆش ناوێ. ئەو دەما لە هەر کوێک بم بەناو بانگت دەکەم و دەست دەکەم بە قسەکردن لەگەڵ تۆ. بەڕاست تۆ ئەم جۆرە کاتانە دەنگی من دەبیستی؟ ئەمە چ پرسیارێکە دەیکەم؟ دڵنیام کە دەیبیستی. تۆ بەهێزترین دۆستی دنیای، میهرەبانترین و دڵسۆزترین. هەر کارێک لە دەستی تۆ دێت و تۆ هەمیشە هەرە باشەکانت بۆ من دەوێ. ئیدی بۆچی بترسم؟ بۆچی دەبێ خەم بخۆم؟ تۆ لێرەیت، هەر لێرە کە من هەم. من دەستم دەخەمە ناو دەستی تۆ، تۆ زەردەخەنە دەکەیت و من دڵگەرم دەبم. با هەڵدەکات و هەموو خەم و خەفەتەکانم لەگەڵ خۆی دەبا. پشتم هەمیشە بە تۆ قایمە و خەیاڵم تەخت و ئاسوودەیە کە تۆ هەی، کە یارمەتیم دەدەی، کە ئاگاداری. دەبێ هەوڵ بدەم و وریابم کە شەیتان نەگاتە بەرەوە. ئەو هەمیشە ترس و خەم و خەفەت دێنێ. خودایە هەر لێرە لای من بمێنەرەوە. تۆ خودی خودی خۆشحاڵی و خودی خودی ئارامشی. زۆر شت بۆ خەمباربوون هەیە، هەمیشە بابەتێک بۆ خەم خواردن هەیە، بەڵام تۆ بە خەم و خەفەت و ترسەکانت چی دەکەی؟ تۆ بۆ بێباکبوون و خەم نەخواردن چ پێشنیارێکت هەیە؟ خۆی گەورە لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 27 بۆ 30 ئەفەرموێت: بەسەرهاتی دوو کوڕەکەی ئادەم بۆ خەڵک بخوێنەرەوە کە بەڕاستی ڕوویداوە. کاتێک هەردووکیان قوربانیەکیان کرد، لەیەکێکیان قبوڵ کرا و لەوی تر قبوڵ نەکرا. بە براکەی ود دەتکوژم، وتی خوددا قوربانی تەنها لە پارێزکاران وەردەگرێ. ئەگەر تۆ دەست درێژ بکەی بۆ من بۆ ئەوەی بمکوژی، من هەرگیز دەست بۆ تۆ درێژ ناکەم بۆ ئەوەی بتکوژم. من بەڕاستی لە خوددا کە پەروەردگاری جیهانیانە دەترسم. من دەمەوێت تۆ بە گوناهی خۆت بگەڕیتەوە بۆ لای خوددا تاوەکو ببیتە نیشتەجێی ئاگر. هەر ئەمەش پاداشتی ستەمکارانە. سەرنجام نەفسی سەرکەشی هانیدا و کوشتنی براکەی لە ئاسان کرد و کوشتی و خۆی خستە ڕیزی زیان کارانەوە. ماوەیەکی زۆرە کە داستانی هابیل و قابیلم خوێندۆتەوە و چەندەها جار بۆ هابیل گریاوم و هەمیشە بەخۆم وتووە بریا هیچ کەسێک چیرۆکی براکوژی نەزانیایە. دەزانیت خودایە براکوژی قەیزەونترین نەریتی مێژووە. مرۆڤەکان براکوژی لە قابیلەوە فێربوون و دووبارەیان کردەوە و دووبارەیان کردەوە و تۆڕێت لێ نەگرتن. خۆزیا هیچ کاتێک ئەم داستانت بۆ نەگێڕاینایەتەوە. بریا هیچ کاتێک نەیان دەزانی کە ڕووداوێکی لەم چەشنە دەکرێ ڕوو بدا. دنیا پڕ بوو لە کوشتن، پڕ لە خوێن و لە جەنگ. ڕەنگە فریشتەکانت ڕاستیان وتبێ کە ئەم ئادەمە خەڵق مەکە. ئادەمی زادەکان لەسەر زەوی دەجەنگن و خوێنڕێژی بەرپا دەکەن. زەوی تۆ بەر لە ئێمە پاک بوو، ئێمە ئالوودەمان کرد. خودایە لە ئێمە ببوورە. هەندێکات لەبەر خۆمەوە بیر دەکەمەوە هەر مرۆڤێک لە ناخی خۆیدا هابیل و قابیلێکی هەیە و ئەگەر هابیلەکەی گەشە پێنەدا، ئەگەر بەرگری لێ نەکات و چاودێری نەکا، بێگومان قابیل دەیکوژێ.
ئەم جەنگە هیچ کەسێک نایبینێ جەنگی هابیل و قابیل کە لە دڵماندا خەریکە ڕووەدا تەنها تۆی کە دەیبینی. خودایە یارمەتی هابیلەکەی من بدە. بەڕاست تۆ لە بەسەرهاتی هابیل و قابیل ئاگاداری. داستانەکەی دەزانی بە بۆچوونی تۆ مانای ئەم داستانە چییە؟ بۆچی قابیل براکەی کوشت؟ درێژی ئەم داستانە بەکوێ دەگا؟ زۆرتر بیر لەم داستانە بکەرەوە و ئەگەر بە کامێک گەیشتی بینووسە. خۆی گەورە لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 40 فەرمووێت: ئەمەکدار بن بەرامبەر پەیمانەکەم تا منیش پەیمانی خۆم بەجێ بێنم. خودایە من زۆر جار داومە لە ژێر بەڵێنەکەم، هەم لە ژێر ئەو بەڵێنانەی بە خۆمم داوە و هەم لە ژێر ئەو گرتانەی بە تۆ و ئەوانی دیکەم داوە. زۆر جار قسانێک دەکەم کە لە بیرم دەچێ کردەوەیان پێ بکەم، یا کاتێ بیرم دەکەوێتەوە دەبینن ئەنجامدانیان بۆم یەکجار سەختە، ئیدی بێخەیاڵ دەبم. سەرسام بووم کاتێک بینیم لە قورئاندا ئەم هەموو ئاەتە لەبارەی بەڵێندان و بەڵێنبردنە سەربوونی هەیە، کەواتە ئەم مەسەلەیە بەلای تۆوە زۆر گرنگە. تۆ ئەو مرۆڤانت خۆش ناوێ کە دەدەن نەژێر بەڵێنەکانیان و دەڵێیت ئەوان خەسارۆمەندن. بۆ نمونە لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 27دا ئەمەت وتووە: ئەوانەی کە پەیمانی خوا هەڵدەوەشێننەوە لە دوای تۆکمەبوونی ئەو پەیوەندیانەش دەپسێنن کە خوددا فەرمانی گەیاندنی داوە و لە زەویشدا خراپە بڵاو دەکەنەوە، ئەوانە خۆیان زەرمەندن. بەر لەوەی ئێمە بینە دنیا تۆ لە ئێمەت پرسی بوو: ئایا من پەروەردگاری ئێوە نیم؟ ئێمەش هەمومان وتبوومان بەڵێ پەروەردگاری ئێمەیت. و ئەو دەما چەند بەڵێنێکمان بە تۆ دابوو کە مرۆڤ بین، گەشە بکەین و گەورە ببین. بەڵێنماندا کە تۆمان خۆش بوێ، بەڵێنماندا کە جیهان ڕازاوە بکەین، ڕازاوەتر لەوەی کە هەیە و کارێک نەکەین کە پێچەوانەی یاسای تۆ بێ. بەڵام کاتێک هاتینە دنیا لە یادمان چوو هەموو گفت و بەڵێنەکانمان فرامۆش کرد. ئێمە زۆر شتمان کرد بە ژێر پێوە، دەزانم. خودایە نامەوێ منیش لەو مرۆڤانە بم کە بەڵێنەکانیان وەک ماڵی جاڵجاڵۆکە سست و لاوازە. یارمەتیم بدە خودایە کە بەڵێنەکانم تۆکمەوە بەهێز بکەم، تا هیچ کەسێ تەنانەت شەیتانیش نەتوانێ تەنافی بەڵێنەکانی من بپسێنێت. خۆی گەورە لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 185 فەرمووێت: بێگومان هەموو کەسێک مردن دەچێژێت و ئێوەش لە دوای مردن لە دوا ڕۆژدا پاداشتی تەواوی خۆتان وەردەگرن. هەر کەسێک دوور خرایەوە لە ئاگری دۆزەخ و خرایە بەهەشت سەرفراز بووە و ئەم ژیانە جگە لە ڕابواردنێکی فریودەر هیچی تر نییە.
هەموو مرۆڤەکان دەمرن، هەموو مرۆڤەکان، هیچ کەسێک نییە کە نەمرێ. تەنانەت پێغەمبەران و پێشەواکانیش مردوون، باڵندە و پەروانەکانیش دەمرن، درەختەکان و گوڵەکانیش دەمرن، هیچ شتێک و هیچ کەسێک نامێنێ. بەڵام بۆچی دەبێ بۆ مردن بینە دنیا؟ ئەم هەموو دەژین، ئەم هەموو زەحمەتە دەکێشین و هەوڵ دەدەین مرۆڤێکی چاکەکار بین و ئاخرەکەشی دەمرین. هەر ئەمەی کە منیش دەمرم، دڵنیام، بەڵام نازانم کەی و لەکوێ و بە چ شێوەیەک. واتە هیچ کەسێ نازانێ، پێدەچێ بەم جۆرە باشتر بێ. تەنها تۆی کە ئەمە دەزانی. ڕەنگە هەر ئەمڕۆ کۆتا ڕۆژی ژیانی من بێ، هیچ کەسێک ناتوانێ لە مردن هەڵبێ، چەندەش دەوڵەمەند بێ، هەرچەند کە زرنگ بێ، هیچ ڕێگایەک بوونی نییە. خۆت فەرمووتە لە هەرجەیەک بیت، ئەگەر لە قەڵا سەخت و دژوارەکانیشدا مردن پێتان دەگات. بەڵام مرۆڤەکان سەر لە نوێ زیندوو دەبنەوە و ئەمەش مەسەلەیە کە تۆ چەندەها جار دووپاتت کردوەتەوە، وەک ئەو تۆوانەی کە بۆ سەوز بوون دەچێندێن. زیندوو لە مردوو دەردەهێنرێت و مردووش لە زیندوو دەردەهێنرێت و زەوی لە دوای مردنی زیندوو دەکاتەوە و ئێوەش بە هەمان شێوە لە گۆڕەکانتان دەهێنرێنە دەرەوە. ئایا مردن کۆتایی هەموو شتێکە؟ ئەگەر بەم جۆرە بێ، ژیان شتێکی زۆر خەمناک دەبێ. تۆ چی دەڵێی؟ تۆ دەربارەی مردن چ بۆچوونێکت هەیە؟ ئایا ئێمە بە مردن کۆتاییمان دێت؟ لەم بارەیەوە لەگەڵ خودا قسە بکە. خۆی گەورە لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 185 فەرمووێت: بێگومان هەموو کەسێک مردن دەچێژێت و ئێوەش لە دوای مردن لە دوا ڕۆژدا پاداشتی تەواوی خۆتان وەردەگرن. هەر کەسێک دوور خرایەوە لە ئاگری دۆزەخ و خرایە بەهەشت سەرفراز بووە و ئەم ژیانە جگە لە ڕابواردنێکی فریودەر هیچی تر نییە. هەموو مرۆڤەکان دەمرن، هەموو مرۆڤەکان، هیچ کەسێک نییە کە نەمرێ. تەنانەت پێغەمبەران و پێشەواکانیش مردوون، باڵندە و پەروانەکانیش دەمرن، درەختەکان و گوڵەکانیش دەمرن، هیچ شتێک و هیچ کەسێک نامێنێ. بەڵام بۆچی دەبێ بۆ مردن بینە دنیا؟ ئەم هەموو دەژین، ئەم هەموو زەحمەتە دەکێشین و هەوڵ دەدەین مرۆڤێکی چاکەکار بین و ئاخرەکەشی دەمرین. هەر ئەمەی کە منیش دەمرم، دڵنیام، بەڵام نازانم کەی و لەکوێ و بە چ شێوەیەک. واتە هیچ کەسێ نازانێ، پێدەچێ بەم جۆرە باشتر بێ. تەنها تۆی کە ئەمە دەزانی. ڕەنگە هەر ئەمڕۆ کۆتا ڕۆژی ژیانی من بێ، هیچ کەسێک ناتوانێ لە مردن هەڵبێ، چەندەش دەوڵەمەند بێ، هەرچەند کە زرنگ بێ، هیچ ڕێگایەک بوونی نییە. خۆت فەرمووتە لە هەرجەیەک بیت، ئەگەر لە قەڵا سەخت و دژوارەکانیشدا مردن پێتان دەگات. بەڵام مرۆڤەکان سەر لە نوێ زیندوو دەبنەوە و ئەمەش مەسەلەیە کە تۆ چەندەها جار دووپاتت کردوەتەوە، وەک ئەو تۆوانەی کە بۆ سەوز بوون دەچێندێن.
زیندوو لە مردوو دەردەهێندێت و مردووش لە زیندوو دەردەهێندێت و زەوی لە دوای مردنی زیندوو دەکاتەوە و ئێوەش بە هەمان شێوە لە گۆڕەکانتان دەهێنرێنە دەرەوە. ئایا مردن کۆتایی هەموو شتێکە؟ ئەگەر بەم جۆرە بێ ژیان شتێکی زۆر خەمناک دەبێ. تۆ چی دەڵێی؟ تۆ دەربارەی مردن چ بۆچوونێکت هەیە؟ ئایا ئێمە بە مردن کۆتاییمان دێت؟ لەم بارەیەوە لەگەڵ خودا قسە بکە. خۆی گەورە لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 156 فەرموێت: هەموومان موڵکی خوداین و بۆ لای خودا دەگەڕێینەوە. دایکم دەڵێ ژیان گەشتێکە، منیش وا هەز دەکەم بەم جۆرەیە، گەشتێک لە تۆ بۆ لای تۆ، گەشتێکی دوور و درێژ، گەشتێک کە بۆ تێیکردنی بێگومان دەبێت بێتە دنیا، بێگومان دەبێ بژیت و زۆر شت ئەزمون بکەیت و جێی بهێڵیت. لەم ئاەتەوە بۆم دەرکەوت کە ئێمە سەرەتا لە لای تۆ بووین، دیسان بۆ لای تۆ دەگەڕێینەوە. ڕەنگە ژیان جۆرێک دەرفەت بێ، دەرفەتێک بۆ بەدەستهێنانی زۆر شت. ئێمە دەگەڕێنەوە و شتانێک کە بەدەستمان هێناوە پێشکەشت دەکەین. ڕەنگە ژیان قوتابخانەیەک بێ، قوتابخانەیەک کە دەبێ وانەی زۆری تێدا فێر بین و کاتێک دەمرین ئەو کاتەیە کە کۆتا زەنگی قوتابخانە لێ دەدرێ. خۆش بە حاڵی ئەوانەی کە هەمیشە خاترجەم بوون، خۆش بە حاڵی ئەوانەی کە ئەرکەکانیان بەجێهێناوە، ئەوانەی کە غایب نەبوون و دوانەکەوتن و ئەوەی کە دەبوو فێر بوونایە فێر بوون. کاتێک بیری لێ دەکەمەوە دەبینم ڕۆژێک زەنگی ئەم قوتابخانەیە لێ درێ و تەحتیل دەبین، خۆشحاڵ دەبم. نەک لەبەر ئەوەی تاقیکردنەوە و دەرس و ئەم جۆرە شتانە کۆتایی دێ، نەخێر، لەبەر ئەوەی کە مردنی شتێکی زۆر خراپ نییە، چونکە ئێمە بە تۆ دەگەێنێ. دوجار بۆ گەیشتن بە تۆ دەبێ بە وێزگەی مردندا گوزەر بکەین، کەواتە ئەگەر مردن نەبوایە ژیان بێگومان شتێکی کەم دەبوو. بۆچی خودا دەڵێ هەموو لەوێن و بۆ لای ئەو دەگەڕێنەوە؟ گەشتی ئێمە لە خوداوە بۆ خودا چی دەگەێنێ؟ بەڕاست دڵت پێوەیە لەم گەشتەدا چی لەگەڵ خۆت بەریت؟